لبرنامه ئەمڕۆی گەلی کوردستانەوە سڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت هیوای لە ساخی و تەندروستێکی باش بۆ گشتلایەکتان دەخوازین بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن لەگەڵ هاوکارم هەوار و تەواوی هاوکارانمان لە کۆنتڕۆڵ کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاواز و دووتەوەریشمان بۆ ئامادە کردوون پێشکەشتانی دەکەین بەو هیوایی کە بینەرمان بن. دەستخۆش چنوور سڵاتان لەبێ خۆشەویستان بەیانیتان باش هیوادارین کە ئێوە ساغ سەلامەت بن و تەندروستێکی باشتان هەبێت خۆشحاڵین لە بەرنامەی ئەمڕۆ دیسانەوە لەگەڵتانین بە کۆمەڵە بەرگە و بابەتی جیاواز و هەروەها دووتەوەری گرنگ لە تۆری یەکەمماندا باس لە گرنگی کتێبخانەی ئەلکترۆنیەکەین و هەروەها بوونی پرۆژەیەک لە ماوەکانی ڕابردوودا کە پرۆژەی ئاگۆرەڤیژنە لەلایەن گەنجەکەەوە بەڕێوە دەبرێت و زۆر کاری باشیان ئەنجاماوە لە بواری کتێبخانەی ئەلکترۆنیا کە ئێستا ئێمە لە زەمەنی سۆشەڵ میدیا و دنیای تەکنەلۆژیایان کە زۆر بە خێرایی پێشکەوتووە ئەمەش گوازراوەتەوە بێگومان بۆ کتێبخانەش وەکو لە ڕۆڵی کلاسیکەوە با بڵێن ڕۆڵەکەی گوازراوەتەوە بۆ بە ئەلکترۆنی بوون و ئەم کتێبخانەیە بابزانین خەریکی چین و هەروەها ڕۆڵیان چیە لە کۆمەڵگەیە بە میوانداری دامەزرێنەر و بەڕێوەبەری کتێبخانەکە. هەروەها تەوری دووەمیشمانە بێت چنوورمان هەیە هەوار باس لە خواردنە کوردەوارەکان دەکەین هەڵبەت ئێستا بە خۆشحاڵیەوە جگە لەوەی کە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستیەوەی کە پیاوان چەندین چێشخانە و خواردنگیان هەیە بەڵام ئێستا خانمانیش دەستیان کردووە بۆ کارە ڕەنگە بەشێکیان چێشخانیان کرد بێتوانێت بەشێکیان لە نێو ماڵەکانی خۆیانەوە لەسەر داواکاری هاوڵاتیان خواردن دروست دەکەن و بە گەیاندن دەیگەێنن بەو کەسەی کە داوای خواردنەکەی کردووە جا ئەمڕۆ باس لە خواردنە کوردەوارەکان دەکەین لە هەمان کاتیشدا خانمان لە ڕێگەی کارەکانەوە تا چەند توانیویانە هەلی کار بۆ خانمانی تر بڕەخسێنن لەگەڵ ئەوەشدا نزیک دەبینەوە لە وەرزی بەهار و دەچینە وەرزی بەهارەوە ئەو خواردنانی کە لە وەرزی بەهاردا زیاتر خوازە سەری زیاد دەکات خواردنەکان چین و چۆنە و چۆنێتی دروستکردنەکەشی بەپی دەرفەت باز دەکەین ئەمە تەوەرە سەرەکیەکانی ئەمڕۆمان دەبێت کە دواتر بۆ هەر تەوەرێکیان میوانمان دەبێت و بەوردی لەسەر بابەتەکان گفتوگۆ دەکەین دەچینە لای یەکەم بڕگەی پرۆگرامەکە کە باز لە ڕێکخراوێکی هەڵەبجە دەکا کە بۆتە هەتوانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بابەیەکەوە بینەری هەڵەبجەی شەهید و بریندار ئێستا بۆتە جێی هەتوانی ئازاری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دنیا تەمەنی 10 ساڵە و لە کەرکووک بە مەبەستی چارەسەر و هاوکاریکردن هاتۆتە هەڵەبجە و سەردانی ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێی کردووە. لە حوتمانکی لەدایک بوو کە ولادەشمان بوو تیان ئۆکسسیجینی کەم بۆ ڕۆشتووە یەکسەرش کردیان ناو جیازەوە ئەتر تقریبان هەفتەی لە جیاز مایەوە وتیان بڕۆ شیری بدەرەگە شیری خوارد ئەوە بیبەرەوە ئەتر چوم شیرمدا پێی خواردی وەزنشی کیلۆیەک و 600 غرام بوو ئەتر توش زەردوو هات ئەتر هەر من پایەکەمە لە خەستخانە بوو ئەم زەردوو وای لێ کرد ڕۆژەی 10 جا لە بن پایان خوێنیان دەرەکرد ئەتر ئەوە گەورە بوو تەمەنی بووە تقریبان 2 ساڵ باش بوو لەوە دواتر برمە دکتۆرێکیان بابا مەشە لە دەماغی ڕوباعیشە. لە ڕێکخراوەکەی هەڵەبجە هاوکاری پزیشکی و پێداویستیەکان بۆ ئەو منداڵانە دابین دەکرێت کە خاوەن پێداویستی تایبەتن. ئەمە لەدایک بۆ مناڵە زکماکی مێشک بوو دڵی کۆن بوو سەمامەی دڵی نەقز بوو. ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ ڕێکخراوێکی خێرخوازی بێلایەنە و هاوکاری و پشتیوانیەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و خێرخوازانەوە بۆ دابین دەکرێت. ئەم ڕێکخراوە ساڵی 2008 دامەزراوە. ئێستا ڕێکخراوەکە لە چاوەڕوانی گەیشتنی 100 کورسی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتەکانە بۆ ئەوەی بیگەێنێتە دەستی ئەو منداڵانەی پێویستیانە بەڵام لە دەواازەی ئیبراهیم خەلیلی نێوان هەرێمی کوردستان و تورکیا دەستیان بەسەردا گیراوە و
بەوتەی لە پرسراوی ڕێکخراوەکە بەرپرسانی دەواازەکە داوای بڕەپارەیەکیان لێ دەکەن بۆ ئەوەی ڕێگە بەهێنانی ئەو کورسیانە بدرێت. لە سەرەتایی دامەزرانی ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ لە ساڵی 2010 هاتین ئەم ژوورەمان لە حکوومەتی یاریێمی کوردستان وەرگرت لە حکوومەتی خۆجی هەڵەبجە. دوای وەرمانگرت لە ڕێکخراوێکی نێودەوڵەتیەوە سەپۆرتەکراین کورسی و پێداویستەکانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت فراهەم دەکرا تا ساڵی 2016 ماستاین بە دامەزراندنی تواردنی و لایف بەرەو ژیانێکی نوێ بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە ئێستا خاوەنی دوو ئۆفیسی سەرەکین، ئۆفیسی سەرەکیمان لە هەڵەبجەیە، ئۆفیسی دووەمان لە هەولێرە. ئۆفیسی هەڵەبجە خۆی دەگرێتەوە لە سلێمانی، کەلار، کەفری، ڕانێ، قەڵازێ هەتا بوویەتەوە پێنج ژێر سایق. ئۆفیسی هەولێر تایبەتە بە دووهۆک و کەرکووک و هەولێر و خوارێرە. ڕاستی مناڵی وایە ئەمڕۆ سێتان کردوێت لە کەرکووک هاتووە هەڵەبجە، لە کەلارەوە هاتووە، لە سلێمانیەوە هاتووە، بەبێ فەرق و جیاواز خزمەتگوزاریەکان نزیکەی 11,000 مناڵی خاوەن پێداویستی تایبەت سەردانی کردوین و نزیکەی تقریبان خۆی داوە لە 12,000 کورسی تایبەت دابش کراوە لە ساڵی 2008ەوە هەتاکو ئێستا. کەم مناڵەکانی هێنە ئێرە سەرەتا لێیانە پرسین کە هۆکار چی بووە مناڵی خاوەن پێداویستی تایبەتە، یعنی ئایا دەست و قاچی لە دەستاوە بە ڕووداوێکی هاتوچۆ، یاخود مناڵەکە نەقس ئۆکسجین بۆ لە کاتی لەدایک بوونیە، یاخود بە هەرچ هۆکارە لە هۆکارەکان بوو کە کیوتستۆری مناڵەکە وەرەگرین، کوتکراوە چیرۆکی مناڵەکە وەرەگرین، ئەو کاتە بۆمان ڕوو نەبێتەوە ڕاستیە مناڵە هۆکارەکەی چی بووە. دوایەوەی کە ڕاهێنانی پێەکەین ئەو مناڵە 6 ساڵە 7 ساڵە لەسەر پشتە ئێمە کاتی کورسی پێشکەشەکەین ئەو مناڵە و دایک و باوکە دڵخۆشە بن، ئەو دایک و باوکە ئاسوودا بن، وەکو ئەمڕۆ خۆتان بینی تا مناڵی هات بوو 10 ساڵ بوو لەسەر پشت بوو، بەڵام بەهۆی کورسیەکەوە توانیمان داینیشێنین. گەلی کوردستان لە ڕێگەی بەسەرکردنەوەیەوە بۆ ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ هەوڵیدا دڵسۆزی کارمەندان و کارکەران لە ڕێکخراوەکە دەربخات و بانگەوازێکیش ئاڕاستەی خێرخوازان بکات تاوەکو هاوکاریەکانیان بگەینە ڕێکخراوەکە. ڕاست حەسان، گەلی کوردستان، هەڵەبجە. سواس بۆ هاوکارمان ڕێواز بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. هەمیشە قسەیەک هەیە لە سەرکاری دەستی بە تایبەت ئەو کارانەی کە ئەرک و ماندووبوونی زۆرە یاخود ئەوە تا تێچوویەکی زۆری هەیە، خواز لەسەری بە جۆرێک لە جۆرەکان کەم دەبێتەوە. جا خەش ڕوزێ ڕێژێکێکە لەو بابەتانەی لە نێو کۆمەڵگەی کورداوی لە نێو ئێمەدا خواستێکی زۆری لەسرە بە شێوەیەکی گشتی، بەڵام کاتێکە دەبێتە کاری دەستی، کاتێکە تێچۆکەی زۆر دەبێت بە شێوەیەک لە شێوەکان خواست لەسەری کەم دەبێتەوە. راپۆرتێکمان لەو بارەوە ئامادەیە با بەیەکەوە بینەری بین. ئیسماعیل تاهرم بە ئیسماعیلی نەقش ناسراوم لەبەرەوەی زوو نەقشی هەندی هەبوو. کاتی خۆی من کە شاگرد بووم لا ئێوەستایە هەر ئیشی بازنگیە کرد هی نەقش. ئیتر لەوە منیش فێری نەقشەکە بووم، ئەو ئەمری خوای کرد خوا لێ خۆش بێ وەستاکەم. دوای ئێوە بازنگیان هێنا بۆ من، ئیتر بە ئیسماعیلی نەقش ناوم دەرکرد. تقریبا لەوانێ بڵێم مناڵم ئیشەکە لەبەرەوەی کەم بۆتەوە ئەمڕۆ زوو تێگوانم لەبەر دەستە مرواری پێڵێن ئەوە دەستکردە و بۆ ناسیاوێکی خۆم دروستی ئەەکەم خۆی بۆیان دروستەکەم ئەڵە شێوەکەی مرواری بێ و زۆر نەکەوێت پارەکەی و کاری شێوێ بەڵێ لەسەر خۆ بێ بڵێ ئەزە دێکاتەوە تێزا بکەم بۆی پاک بێت و پیسە شتەکەی پێوە نەمێنێ. وڵا ئەو شتانەی دروست دەکرا هەمووی شتی کوردەواری بڵێن گۆبەرۆک بوو، حێلو مێخەک بوو، سەرپەرچەم بوو، لولە و زنجیر بوو، بازنگی مانگ و ڕۆژی بوو، ئیتر ئەوەی کە پێ بڵێن دوگمە و دۆڵاب بوو.
لاسک بۆ گوێی باش. حلومێخە خۆی ئەم تقریبا لە زامخانەکە هەڵواسراوە و بەردێکی تایە پێڵێن سلێمانی بەردەکەی ئەوە حلومێخەکە گۆبەرۆک دەنکە وردوردا وەکو چەقالە وایە دەنکە چەقالە پیا شۆڕە بێتەوە. خوا زۆر بەکەمی هەش بێ بە حازری هەیە خەلیجیەکان زیاتر خەڵک ئەوانە ئەکرێ لەبەرەوەی سووکترە و هەرزانترە. هەتا شتی حازر هەبێ و شتی هەبێ نایکڕێت ینی شتی دەستکرد کەمتر بۆتەوە. ئێستا زۆربەی شتەکان بۆ بە خلیجی لە خلیجەوە تێکەڵاویان کرد ینی بەڕاستی بتێو نەتەوێت سنعاتەکان تێکەڵاو کردووە لەگەڵ تورکی لەگەڵ خلیجی کوردەواریەکە زۆر کەم بۆتەوە. ئەم مروارەکەشی ئەسڵا مروارەکەی هەندیە هیچی لێ نایە ینی کاڵ نابێتەوە توێخ نایە ئەیخەنە ناو هەلاشەوە ساچمە ئەمە زیاتر زاخاوەکە بەڵام ئەمە کوردەواری زوو هەر بەوە ئاکرا. بەڵە خۆشەویستان بەردەوامین راپۆرتێکمان هەیە لەسەر گرنگیدان بە خوێندنەوەی کتێب کاوکارمان ڕێژین ئامادەی کردەوە با بەیەکەوە سەیری بکەین. بەڕێستان کردوکارانی شاعری گەورە لە ئێستادا پێت وایە تا چەند گرنگی بە خوێندنەوەی کتێب دەدرێت؟ لەم ساتەوەختەدا خەڵکی کوردستان بە تایبەتی گەنجەکانمان چونکە ژیانیان بۆ شایەکی گەورەی تایە ئەویش ناحەی اقتصادەکەیە هەموو بێئیشن هەمویان بە دوای ناناگەڕن بە دوای تەعینات ئاگەڕن ئەمە ڕاستیەکەیەتی بەس هەمان نخبێکی جوانمانەیە خوێنێتەوە ئاگان لە ژیانی سەقافی و ژیانی خوێندنەوە و ژیانی کتێبە کتێبی زۆر پیرۆزە هەچ کۆمەڵگایەک نەخوێنێتەوە هەچ کۆمەڵگایەک خوێنەواری کەم بێت ئەوە بێتە هۆی بۆ شایەکی گەورەی لە ژیانی ئەو کۆمەڵگایە. چی بکەین باشە بۆی نەوەکانی داهاتوومان وایان لێ بکەین کە کتێبیان خۆش بێت؟ گەرنگتریشت دەوەیە دایک و باوکەکانەوە بەرپرسیارەتی گەورەی لەلایەن هەر لە ئێستاوە کە ئەو مناڵانەوە پەروەەر دەکەن کە کتێبیان خۆش بێ خوێندنەوەیان خۆش بێ نیشتیمانیان خۆش بێ قەڵەمیان خۆش بێ ڕێگەی ژیانیان پیشان بن چونکە هەچ کۆمەڵگایە خوێنەواری زۆر نەبێ و هەچ کۆمەڵگای ئاگای لە معریفەی دنیا نەبێ و ئاگای لە ڕێڕەوی ژیانی جیهان نەبێ زەرەرێکی گەورەکە. لە ئێستادا تا چەند گرنگی بە خوێندنەوەی کتێب دەدرێت؟ جاران خەرکی زۆر سەریانە کتێبێکەوە هات دەرەچوو ئەگەڕان بە دوایە مەکتەبەکان بۆ ئێو کتێبە بێن بیخوێنەوە بەڵام ئێستا وەکو جاران نەماوە کە زۆر گرنگی پێنا. هۆکار چییە؟ وەڵا هۆکارەکەی زۆرە بەڵام هۆکاری ڕئیسی بوو ئەمەی کە جوێنێنە ئەم مۆبایلێ خەڵکی زۆرتر مەشغوڵە بێ مۆبایلە ناچێ بیرکاتەوە چ کتێبێ بێنە دەستکا بە خوێنە جارێ وایە لە ناو مۆبایلەکەیە هەنگێ بابەت و مەوزوعی خوێندەڵم بۆچی کتێب خوێن و خۆمە تازە خوێنمەوەی تر تەواو لە مۆبایلەکە دەستگە هۆکاری ڕئیسی بۆ دوورکەوتنەوە لە خوێندنەوە مۆبایلە. باوکم بەڕەحمەت بێ مامەستا بوو وەخت خوێک ئامۆژگاری هەمومانی هەموو براکانمانی کرد بڵێ وتی لەمەوە دووە لەبەرەوە ئێوە خوێنەوارن کتێب خوێندنەوەنێ ڕۆژنامە خوێندنەوەنێ جاو کاتێک ڕۆژنامەی بڵێن کەمە بوو ژینە بوو ئەوانەمە ڕۆژانە دەست دەکەم خۆم شخصێن لە 64وانێ تا ئێستا تا ئەم ڕۆژ بە دوای جەریدە و کتێبی کوردی بێ یا عەرەبی بێ حتا گەر ئینگلیزی بێ احتیاجی حەزم لێتی ئەی خوێنەوەی سوادی لێکم چونکە ئینسانی ڕۆشن بیت حەز بۆوەکەکەوە ڕۆژ بە ڕۆژ معلوماتی تازە وەرگێت فەلسفەیەکی عەرەبی کورد ینی محترم هەیە عليه خير الجليس للزمان كتاب يا أتواني كتابك بيش خيتها الكتاب أو ألي معرفة الكتاب خير الجليس للزمان يعني بكرديكي عليه كتاب خوينوا باشين هاوري دنيايا يا أم زماني كوا توتيتها
کتێبێکە کڕێ مەسەر لە بازار یا لە شوێنێکە دەستی کەوتووە ئەچتە ماڵەوانەیە خوێنیتەوە لەوانێ باسی چیرۆکێککە چیرۆکەکە وای تەسی تێکردووی 2 ساعت 3 ساعتی خوێنیتەوەنی هەواری لێکم بۆ نانی ئێوارە هەر ئاگاشە لێنیە یعنی من خۆم شخصیان ئەگە کتێبەکە تۆ دێ بڵێن کۆلە بێ متەوازع بێ تاو کتێبە تەوانەکەم واتی لێ نایانم ئەگە گەورەش بێت بڵێن نیوەی بۆ ئێوارە تەواکەم بەڵام ئەویتریان شەو هەرە بێت تەواکەم تاکو بەیانی خیلیە با دۆری ساعت 1 بێ یا 2 شۆ بێ تا تەواوینەکەم واتی لێ نایانم بۆچی چکە چیرۆکەکەم بەدڵە یا ڕووداوەکەم بەدڵە یا ئەو شتە عیلمیانی کەواتیاتی ئیسفادە لێکردو چەند وەختە مەسەلە لە شوێنترە نەبیستووە کەواتە ئەو کتێبەی کەواتووە وەکو ڕۆشنبیرێک ئەی خوێنیتەوانە لەوانێ شتێکی ئەدەبی بێ یا لەوانێ شتێکی مێژووی بێ یا لەوانەیە بڵێن شتێکی بڵێن شەڕکردن بێت شەڕکردنی نەتەوەی بێت یا بڵێن شتی تر بێت یا خوشتی علمی بێت باسی تەندروستی بکە یا باسی شتی علمیتری بکات خەڵکێک توی سوادی لێگەی بەڵام بەداخەوانێ ئێستا قوتابیەکانی ئێستامان با بڵێن ڕۆشنبیری ئێستامان کە خوێن داوناو ڕۆشنبیری من زۆر جار لە شوێنێکە دانیم جەریدای خوێن مۆسیر مەکەن دوایی بەستێکم زەردەخەنەیان گرێ دوای خۆم بەسەراحەت پێیان ئەڵێ مەبەستان چییە ئەڵێ وەڵای بەداخەوانێ تۆ خۆت مەشغوڵ کردو بۆم جەریدە بووم کتێبانە ئەڵێم بۆ لە ئێمە چەند ساڵە کولیەمان تەواو کردووە خوێنەوارین ئەگەر ئەوش بخێننەوەنی هەرە بێت بە چاخانەکان بچونێت چاپ خۆین و بچین و ماڵوانەیە تەعیناتمان نییە مە شتێکی کاتیە سروفی هەموو عێراق ئاوا هیە خۆ شتەکەین تۆ نابێگلەی لەمان کەیا لە شوێنی تر بکەیت سروفی هەر بۆ زروفی بڵین تەقەشوف و ئەم شانە هەوا نابێت شەهادان شتێکەکەوە بڵێن معدەنی ئینسانەکە دەرەخات یا خوێنەواری مسەقەفی لە هەموو شتێکە معدەنی کەسەکە دەرەکات لەو واریوانێ دوورت دەخات و لە زۆر شت خاصن هاوڕێی ئەم زمانەیە هاوڕێتی ئەم زمانەیە خاتە مەبەستم لە گەنجەکانە زۆر هاوڕێتی بە ئەنوای شوێنی لادانە ئەو بات ئەو کاتە بڵێن تۆ لەوانەیە ڕەوشتەکە تێک بچێت ئەگەر ئاواهی بێت جا لەبەروی تێک بچێت خەڵکێک با کتێب بخوێنیتەوە تۆ کتێبەکە لە بەردەستە بەدڵێ بە حەزەکەی نیوێ بخوێنە نیوەکەی بیبەرە بۆ مەکتەبەکە یا بیفرۆشۆرە با بە نیوە قیمەتیش بێت بەڵام ئەگە کتێبەکە ئیسفادەی لێکری قەیچەکەەوە لەوانەیە بە هەفتەیە تەواویکەی هەفتەیە دووری دەخات و لە لادانی ئەم هاوڕێتەنی کەەوە لەم زمانەیە هەیە هەر لەسەر خوێندنەوە گرنگیدان بە خوێندنەوە دەبینینەوە و ئەم جارە یاخود لەم بەشی پرۆگرامەکە باز لە یەکەم ئەپلیکیشنی دەنگی کتێبی کوردی دەکەین کە لەلایەن ئاگۆراڤیژنەوە بە دوو ئەپلیکیشن دانراوە ئاگۆرا دەنگ و ئاگۆرا ڤیژن کە ئێمە لە درێژەی بەرنامەکە باز لە وردەکاری ئەم ئەپلیکیشنانە دەکەین کە چی و گرنگیەکی لە چیدایە و کێ دەتوانێت سوودمەندبێلی بەڵام پێشتر ئێمە راپۆرتێکمان لەو بارەوە ئامادەیە با بەیەک و بینەری بین و دواتر بە وردی باسی لێوە دەکەین. پرۆژەی ئاگۆراڤژن پرۆژەیەکە کە لە ئێستادا کار لە کولتور و ئەدەب و نووسینی کوردیەکە لە ئێستادا ئەم پرۆژەیە خاوەنی دوو ئەپلیکیشنە ئەپلیکیشنێکیان بە ناوی ئاگۆرا دەنگ کە لەسەر پلاتفۆرمەکان یاخود لەسەر بڵین مۆبایل و تابلێت و هەموو جۆرە ئامێرێکی زیرەک ئەتوانێت بەردەست بێت و داونلود بکرێت و گوێ لە کتێبی کوردی بگیرێت. ئەم کتێبانە ئێمە لێرە خۆمان بەستافی خۆمان ڕیکۆردمان کردوتەوە و کاری دەنجی بۆ کراوە و لەو ئەپلیکیشنەیە دانراوە کە گوێگەر یاخود بەکارهێنەر دەتوانێت بەشدار بێت لە ئەپلیکیشنەکە و گوێ لە دەیان کتێبی کوردی ناوازە و ڕۆمان و هەموو ژانڕاکان بگرێت. خوێنەری تایبەت خاوەنی ئەزمون پاشەوەی کە بە چەند تێستێکە ئەڕوات لێرە کتێبەکەی بۆ دیاریەکرێت و لە ستۆدیۆی خۆمان لێرە لە ئاگۆراڤژن کتێبەکە ئەخوێندرێتەوە پاشان بە چەند ڕێوشوێنێکی ئیدیت و کارکردنی دیزاین و ئەم بابەتانە تێئەپەڕێ و تاکو گەڵاڵە ئەبێ و ئەبێ بەو بابەتەی کە پێویست ئەکات یاخود بەو بابەتەی شایەنی ئەوەیە کە لە ئەپلیکیشنەکەیە لە ئەپلیکیشنی ئاگۆرا دەنگ دابدرێت.
ریکاردکردن به دنگ خوا پرتوکن کردی ین روز آوا و ین روز هلات و ین باکور به زاراوای خوا یا کرمانجی دکم لکیلک ویجی از گلکی کیف خواشم کو از دوی پروژه دا بش دارم جبر کو اف پروژه جبو زمان کردیه ئەو وێنانە وێنەی بەشێک توانین بڵێن بەشێک لە نووسەران چووکە بەشێکی ترمان هەیە کاری لەسەر ئەکرێت هەمووی هەر بە دیزاینی تایبەتی ئاگۆرە ئەو نووسەرانن کە ئێمە گرێبەستمان لەگەڵان لە ئێستاە و کاریان لەگەڵەکەین. ئەپلیکیشنی ئاگۆرا دەنگ ئەتوانین بڵێن یەکەم ئەپلیکیشنی دەنجی کتێبی کوردیە بەم شێوازە بەم ستاندارتە بەم کوالیتیە بەم میکانیزمی کارکردنە. بەرهەمێکی تری ئاگۆرا ڤیژن ئەپلیکیشنی ئاگۆرا ڤۆیسە ئەمەش هەمان شێواز هەمان ئایدیا و هەمان تێڕوانین بۆ ئەوەی کە ئێمە کللتور و ئەدەبی خۆمان بگەێنین بە جیهان بە زمانی جیاواز هەستاوین بە وەرگێڕان یاخود ئەو کتێبانەی کە بە زاراوەی ئینگلیزی هەیە و خاوەنەکانی نووسەری خۆمان و باس لە کللتوری خۆمانەکەن یاخود وەرگێڕانی چەند کتێبێکی کوردی بۆ سەر زاراوەی ئینگلیزی کە ئاگۆرا وەرگێڕی کات یەکێک لە بەشەکانی ئاگۆرا ڤژنە بۆ ئەوەی کە بتوانین ئەم کتێبانە بە ئەم نووسینانە بە زمانی ئینگلیزی بگەێنین بە ئینگلیز زمان و خەڵکان لە دەرەوەی کوردستان لە هەموو جیهانە ئاشنا بن بم کللتور و بەم مێژووە جوانەی کورد زیاتر بتوانین ئێمە لەم ڕێگەیەوە کورد بناسێنین و کورد وەکو میلەتێک بناسێنین کە میلەتێکی پڕ لە نووسینە پڕ لە ئەدەبە پڕ لە کللتور و پڕ لە جوانی. سپاس بۆ هاوکارمان ڕەوەست بۆ ئامادەکردنی ئەو بابەتە و دەستەکەین بە گفتوگۆکانمان لەسەر بابەتە میوانداری دکتۆر هێمن عومەرمان کردەوە کە بەڕێزیان دامەزرێنەر و بەڕێوەبەری دیزاین لە ڕۆژی ئاگۆرا ڤیژن. دکتۆر هێمن بەیانیت باش و بەخێرات. زۆر بەخێرات. بەیانی ئێوە باش، زۆر سپاس بۆم هەلە بەیانی بینەرانتان باش. بەخێراتی سەرچاوان. دکتۆر بەشێکی زانیاریەکانمان لە ڕێگەی راپۆرتەکەەوە گوێبیست بووین کە لە قسەکانە ئاماژە بۆ کرا کە ئاگۆرا ڤۆیس زمانی کوردی بۆ ئینگلیزیان بڵێ کتێبە کوردیەکان دەکرێت بە زمانی ئینگلیزی و دەتوانین گوێبیستی بن و ئاگۆرا دەنگ ئەو بەرهەمە کوردیەکان تیادا دادەنرێت تەنها بەرهەمە کوردیەکانی یاخود ئەوە تا کتێبە بیانیەکانیش کە وەرگێڕانی بۆ کراوە بۆ کوردی ئەوەشی تیادا دانرێت. ئاگۆرا دەنگ ئەپلیکیشنێکە بە ڕووکاری کوردی و هەموو ناوەڕۆکەکەی بریتە لە بەرهەمی کوردی کە لە کتێبخانەی کوردیە وەرگێڕاون. کاتە ئەمە مەرج نییە نووسین و دانانی نووسری کورد بێ، بەڵام ئێمە ڕۆژانە کۆمەڵی کتێبی زۆر زۆر لە زمانە بیانیەکانەوە وەرئەجێڕدرێتە سەر زمانی کوردی بە هەموو ژانرا جیاوازەکانەوە، بە ژانرای فەلسەفی، بە ژانرای فکری، بە ژانرای ڕۆمان و چیرۆک، بە ژانرای مێژوو، تەنانەت بە ژانرا زیاتر معریفیەکانیش کە بریتە لە فێربوون و گەشە پێدان و پێگەیاندنی خۆت. ئەمەش بەشێکە لە کتێبخانەی کوردی ئێمە ناتوانین ئەمە بڕێوێنینەوە، بۆیە ئاگۆرا دەنگ کۆکراوەی سەرجەم کتێبخانەی کوردیە بە سەرجەم ژانراکانەوە، بۆی هەیە لە نووسین و دانانی نووسری کورد بێ، بەڵام بۆی هەیە لە وەرگێڕانی نووسەر و وەرگێڕی کورد بێ ئەگەرچی خۆی لە زمانێکی ترەوە هاتووە. بەڵێ واتە پرۆژەکەتان بریتە لە کتێبخانەی ئەلکترۆنی و لە تۆڕی ئینتەرنێت کار دەکات، وایە کاک
دکتۆر دەمخۆش ئەوە یەکێکە لە شێوەکان کە پێناسێ بکەین پرۆژەکەمان بریتە لە بەجیهانیکردنی کتێبخانی کوردی لە ڕێی بەکارهێنانی تەکنەلۆژیا و ئەپلیکیشن موبایل. دکتۆر هێمن جیازی نێوان کتێبخانی ئەلکترۆنی و کتێبخانی کلاسیک چییە؟ چکە ئێمەوە ڕاهاتوین پێشترکە عادەتەن لە کتێبخانی کلاسیک با بڵێن کتێبمان هێناوە خوێنومانەتەوە یان سەردانمان کردووە بەڵام ئایا ئەم کەلتوری کتێبخانی ئەلکترۆنیەوە خوێندنەوەی کتێب لە کتێبخانی ئەلکترۆنی لێرە لەگەڵ وڵاتی خۆمانە ئەگونجێت و جیازەکەی چییە؟ پرسیارێکی جوانە هەر کەسی خوێنەر بێ تا ڕادەیەک عەتف و حەنانێکی تایبەتیە بەرامبەر بە کتێب. کتێب وەکو لاپەڕا وەکو کتێبخانە بۆنێکی تایبەتی هەیە دیمەنێکی تایبەتی هەیە پێوە پەیوەستین بۆیە زۆر جار کە باسی کتێبخانی ئەلکترۆنی ئەەکەینیان بە ئەلکترۆنیکردنی کتێب ئەەکەین ترسێکمان لەلا دروستە بێ ئەڵێن ڕەنگە هەمان تاموچێژمان پێ نەبەخشێ ڕەنگە هەمان ئەحساسمان پێ نەبەخشێ بەڵام من کەسێکی ئەکادیم و حەزەکەم بە ژمارەیش بکەم ئەگەرچی سەرچاوی زۆر باوەڕپێکرامان نییە بۆ ژمارە بەڵام میلەتی کورد لە جیهانە زیاتر لە 40 بۆ 45 میلیۆن کەسە بەوانەی کە لە کوردستانی گەورن و بەوانەی لە وڵاتانی دەرەوەن تەنها لە کوردستانی خۆمان لە هەرێمی کوردستانی عێراق بەپێی هەندێک لە سەرچاوەکان لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردوو زیاتر لە 1 میلیۆن کتێب چاپ کراوە تۆ ئەزانی ئەم 1 میلیۆن کتێبە تەنها گەیشتووە بەم 3-4 میلیۆنی کە لە کوردستانی خۆمانەوە نەگەیشتووە بەو 45 میلیۆنەی کە لە جیهاندایە بۆ لەبەروی کتێبی چاپ فیزیکی بارکردنی قورسە گەیاندنی قورسە چاپکردنی قورسە بڵاوکردنەوەی قورسە بە سنوورە ئەڕوات بە سنووری جوگرافی بە سنووری سیاسی بە سنووری مادیە ئەڕوات کە باس لە بەجیهانیکردنی کتێبخانی کوردی ئەەکەین ئەم کتێبخانەیە کاتێک ئەگاتە هەموو جیهان بە کورد و بە غێری کوردەوە کە لە ڕێگەی ئەپلیکیشنێکی مۆبایلەکەتەوە بەردەست بوویان لە ڕێگەی وەبسایتێکەوە بەردەست بوو کەواتە ئەگەر کاتە ئاسانکاریەکی باشە بۆ ئەوەی کە کتێبەکان زوو بەردەست ببن و خوێنەر ڕاستەقینە بخوێنێتەوە بە ئەکیدی گەیاندنیی جیهانی ئەو کتێبەیە کە بۆ نمونە ئەمڕۆ چاپەکرێت و ئەخرێتە پلاتفۆرمەکەەوە یان ئەگۆڕدرێ بۆ ئەلکترۆنی وخرێتە پلاتفۆرمەکەەوە ئیتر لەبەر دەستی هەموو جیهانە چ بە کورد و چ بە غێری کورد ئەو کتێبانەی دکتۆر کە لە ئاگۆرا ڤۆیس دانێن یاخود کە وەرگێڕانی بۆ کرد زیاتر کام ژانەرانە لە خۆ دەگرێت تەنها بیرەوەری یان بڵێ مێژوویەکانە یان ڕۆمانەکان یان بە شێوەیەکی گشتی تەواوی بەرهەمە کوردیەکانە ئێمە هێڵی سوورمانیە لەسەر هیچ ژانرایەک و ئەمانەوەیە کتێبخانەی کوردی بە غێری کورد بناسیێنین بە هەموو ژانراکانیەوە بۆی پیشانی بین کە ئێمەش چیمان هەیە ئەوەی لە ئێستا کارمان لەسەر کردووە تێکەڵاوێکن لە ڕۆمان کە ڕۆمان و بیرەوەری چونکە ڕۆمان ئەندێشەی تۆ ئەگەێنێت کەلتوری تۆ ئەگەێنێت تەجروبەی تۆ ئەگەێنێ وەکو نەتەوەیەک بیرەوەریەکانیش دووبارە تەجروبەی واقعی تۆ ئەگەێنێ بیرکردنەوەی واقعی تۆ ئەگەێنێ بۆ نمونە گرفتەکانی ژیان ئەگەێنێ وەکو نەتەوەیەک تا ئێستا لەسەر ئەو دوو ژانرایە کارمان کردووە و چەند بەرهەمێکمان هەیە کە خۆیان لەو دوو ژانرایەکە بینەوە بەڵام پێمان خۆشەوە و لە بەرنامەدایە کە لە هەموو ژانراکان کار بکەین و خزمەت بە هەموو ژانراکان باشە دکتۆر لە ڕووی کوالیتیەوە ڕەنگە زۆر سایتی تر یاخود زۆر کەسی تر هەوڵی ئەوەی دابێت کە ئەم جۆرە کار یاخود ئەم ئەپانە دانێت و یان بڵێ کتێبی ئەلکترۆنی خوێندنەوەی ئەلکترۆنی داهێنێ بەڵام ئایا کوالیتی تا چەند گرنگە لەم بابەتەیە یاخود ئێوە تا چەند کارتان لەسەر کوالیتی کردو ئێمە قەناعەتێکمان هەیە قەناعەتەکەشمان ئەوەیە ئەگەر کارێک پێویستی کارێک شایانی کردن بێت پێویستە بە جوانترین و بە تازەترین شێوە بکرێت میلەتی ئێمە وەکو هەموو میلەتانی دنیا شایانی ئەوەیە تازەترین تەکنەلۆژیای کتێبی دەنگی بخرێتە بەردەست نەک تەکنەلۆژیایە کە 40 ساڵ 50 ساڵ پێش ئێستا هەبوو تازەترین تەکنەلۆژیای کتێبی ئەلکترۆنی بخرێتە بەردەست نەک تەکنەلۆژیایە کە ئاسانە دروست بکرێت بۆیە ئێمە لە ڕووی تەکنەلۆژیاوە ئەوە بنەمای کارکردنمانە کە تازەترین و باشترین تەکنەلۆژیا بەکاردێنین بۆ ئەوەی ئەپلیکیشنی کتێبی دەنگی کوردی لە ئاستی ئەپلیکیشنی کتێبی دەنگی ئینگلیزی و سپانی و فەڕەنسی و هەموو نەتەوەکانی تر بێت بۆ نمونە ئەپلیکیشن و پلاتفۆرمی کتێبی ئەلکترۆنی کوردی لە ئاستی پلاتفۆرمی ئەمەزۆن بێت بۆ نمونە بۆچی کتێبی ئەلکترۆنی کوردی جیاواز بێ لە کتێبی ئەلکترۆنی کە لە ئەمەزۆن هەیە و هەموو میلەتانی دنیا بەو تەکنەلۆژیای ئەیخوێننەوە ئێمە با بڵین کەلێنەکەی کە بەدی ئەەکەین ئەوەیە کە بەداخەوە تیمێک تا ئێستا دروست نەبووە ئەو هەموو توانایی تیابێت کە پێویستە بۆ ئەوەی تازەترین و باشترین تەکنەلۆژیا بەکاربێنێ ئێمە ئەپلیکیشنەکان و پلاتفۆرمەکانمان تازەترین تەکنەلۆژیایی سەردەم بەکارێنێت کە تایبەتە بەو بوارە بۆ نمونە تەکنەلۆژیای کتێبی دیجیتاڵیە یان تەکنەلۆژیای کتێبی دەنگیە یان تەکنەلۆژیای تەنانەت وەرگێڕانیش خوێنەری زۆرە ئێستا ئاپەکانتان
لە ئێستا هەڵە نەبم دوێنێ کە سیرم کردووە زیاتر لە 1450 بەکارهێنەری ئاگۆرا دەنگمان هەیە ئاگۆرا ڤۆیس کەمتر بڵاوەتەوە چونکە درەنگتر بڵاومان کردوێتەوە و کەمتر ئیشمان لەسەر کردووە لە ئێستا تەرکیزی سەرەکیمان لەسەر ئاگۆرا دەنگە تا ئاگۆرا دەنگ ئەکەوێتە سەر پێ اینجا چینە سەر بەرهەمەکانی ترمان بەڵام بیرمان نەچێت تەنها 3 مانگە ئاگۆرا دەنگ بەردەست بووە ئێمە ڕاستە ساڵێک و تقریبن مانگێکە کار ئەەکەین بەڵام تەنها 3 مانگە ئاگۆرا دەنگ بەردەست بووە لە 3 مانگدا 1300 بەکارهێنەر کەواتە مانگانە نزیکەی 400 بۆ 450 بەکارهێنەری تازە هاتۆتە سەر ئەپلیکیشنەکەمان کە ئەمە زۆر جێ خۆشحاڵێ بەڵێ دکتۆر هێمن شێوازی کارکردنتان تەنها تەرکیزتان وەکو بەڕێزت باست کرد لەسەر دەنگە کتێبی دەنگیە یاخود هەر کتێبیش بۆ نمونە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانیان کەسەکەی توێژینەوەیەک ئەنجام بات یان کەسەکەی سوود لەسەر چاوی زۆر وەربگرێت با بڵێن پێویستی پێ لەوانەیە لە کتێبخانە کلاسیکەکانە بەردەست نەبێت گرنگیتان بەوەیەوە کە تەنهامە دەنگە ئاگۆرا ڤیژن یان کتێبی دەنگیە یاخود کتێبە بە نووسرا و بە تێکستیشەوە یان تەنها دەنگە پرسیارەکە جوانە ئاگۆرا ڤیژن تەنها دەنگ نییە ڕاستە لە ئێستا ئەو دوو بەرهەمەی کە لە بازار و بەردەستە هەردووکیان کتێبی دەنگین هەروکو باسمان کرد پێشتر بەڵام ئاگۆرا ڤیژن تەنها دەنگ نییە پەیام و ئەرچی ئاگۆرا ڤیژن بریتیە لە بەجیهانیکردنی کتێبخانەی کاتە هەموو جۆرەکانی تایە بە دەنگیش و بە دەنگیشی ئەبێت بە تێکستیش تای ئەبێت و کتێبی بۆ نمونە منهەجی ناوەندەکانی خوێندنیشی تا ئەبێت کتێبی بۆ نمونە ڕاهێنان و گەشە پێدانی تا ئەبێت بە دەر هەروکوتم بە دەر لە جیاوازی ژانراکان هەموو کتێبخانەی کوردی ئەگرێتە خۆی ئیتر ئەوە پلانی درێژخایەن و کارکردنمان هیچ هەماهەنگێکتان هەبوو لەگەڵ کتێبخانەی گشتی یاخود ئەوە تا ئێوە پەیوەندی ڕاستە خۆتان لەگەڵ نووسەرەکان خوانە هەبووە تا بەرهەمەکانیان دابنین یاخود بەرهەمەکانیان وەرگێڕن بۆ زمانی ئینگلیزی ئێمە تا ئێستا پەیوەندی ڕاستە و خۆمان لەگەڵ نووسەرەکان کردووە چونکە وا باوە لە کوردستان زۆربەی نووسەرەکان هەڵگری مافی بڵاوکردنەوە و چاپی بەرهەمەکانیانە ئەگەرچی کەسێک دیزایانی ئەکاو چاپخانێک چاپی ئەکاو چەندین شوێن ئەیفرۆشێ خودی مافی بەرهەمەکە لە لای نووسەرەکە بۆیە لەگەڵ نووسەرەکانە قسەمان کردووە و گرێبەستمان لەگەڵ نووسەرەکان ئیمزا کردووە بەڵام لەگەڵ ناوەندی وەشاندنەکانیش گرێبەستمان هەیە و هەماهەنگیمان هەیە و ئەگەر مافی بڵاوکردنەوەی ئەو کتێبەهی ناوەندەکە بێت لە ناوەندەکە وەرمانگرتووە و گرێبەستمان لەگەڵ ناوەندەکە ئیمزا کردووە لەگەڵ دەستگاکانی حکومیە هەماهەنگیمان هەیە و سەردانمان هەیە و لێکتێگەیشتنمان هەیە لەگەڵ هەندێک لە ڕێکخراوە مەدەنیەکان بۆ نمونە هەماهەنگیمان هەیە لەگەڵ قونسوڵێتەکانی وڵاتەکانی دەرەوە یەکتر بینین و هەماهەنگیمان هەیە چونکە مەبەستمانە هەموو ئاگداری ئەم جۆرە بیرکردنەوە ئەم جۆرە پرۆژەیە بنکە لەسەر ئاستێکی جیهانی کارەکات. بەڵێ دکتۆرگیان ئێمە کتێبمان هەیە لە ساڵانی ڕابردووە چاپکراوە بەڵام نووسەرەکە بە هەر هۆکارێک بە نەیتوانیوە کتێبە چاپ بکاتەوە ئەنجا خوێنەر لەوانەیە وەکو سەرچاوە پێویستی پێبیان لەوانەیە هەر حەزش بکات بخوێنێتەوە بە تایبەتنەوەی ئێستانەوەی تازە لەوانەیە ئاشنانە بێ بۆ کتێبانە تا چەند کارتان لەسەر ئەو کتێبانە کردووە کە لە مێژوویەکی کۆنیان هەیە لە بابەتی چاپکردن بەڵام هێشتا چاپ نەکراونەتەوە لە کتێبخانە ئەلکترۆنیەکەی بەڕێستانە کارتان بۆ ئەم کتێبانە کردووە ئایا کتێبانی لێیە کتێبخانەکەتان ئەگەرێمە بمانەوە سەردانی بکەین و بخوێنینەوانێ لە ئێستا کتێبە بەرهەمی کتێبە ئەلکترۆنیەکەمان بەردەست نیە هەروەکوتم لە ئێستا دوو بەرهەمەکەی کە بەردەستە هەردووچیان کتێبی دەنگین تەنها دەنگ بەردەست بەڵێ بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت کتێبە کورد کۆنەکان کە بە شێوەی ئەلکترۆنی بەردەست نییە کاری زیاتر پێویستە و کاتی زیاتر ئەوێت چونکە تۆ بێ سەرەتا بە ئەلکترۆنی بکەی بۆ نمونە ڕەنگە پێویست کە سکان چاپ بکرێتەوە بەڵێ قۆناغی زیاتری پێویستە بۆیە ئێمەش بەوانە دەستمان پێ کردووە کە خۆی جارێ بە ئەلکترۆنی نووسەرەکە بە کۆمپیوتەر نووسیوێتی هەر لە سەرەتاوە و بە ئەلکترۆنی بەردەستە و ئەوانە بەردەستەکەین دواتر ئەچینە سەر ئەو کتێبانەی کە کۆنترن و پێویستیان بەوەیە بە ئەلکترۆنی ئەرشیف بکرێن و دیجیتال بکرێن بۆ ئەوەش بەڕاستی پێویستمان بە هەمانگی هەموو لایەکە چونکە ئەمە کارێکی قورسە هەروەکو باسم کرد ئێمە باس لە 1 ملیۆن کتێبەکەین تەنها لە کوردستانی خۆمان چ جای کوردستانی بەشەکانی تری کوردستانی گەورە و چ جای بۆ نمونە ئەو نووسەر و وەشاندنانی کە لە دەروی کوردستانیشن لە جیهانن کارێکی درێژخایەنە کارێکی زۆرە کتێبخانەیەکی زۆر زۆر گەورە و دەوڵەمەندمان هەیە لەبەرەوە مە کاری چەند ساڵەیە کاری چەند مانگ و 1-2 ساڵ نیە بەڕاستەکەی باش دکتۆر ئێوە ئەو بەرهەمانی کە هەڵێبژێرن یاخو بڵێ بەرهەمی نووسەرەکان لەسەر چ بنەمایە هەڵێبژێرن ئایا زیاتر پشت بە خوێندنەوە یاخود ئاستی خوێنەوە ڕێژەی خوێنەران بۆ ئەو بەرهەمە پشتە بەستن یاخود ئەوە تا نووسەرەکە بۆ خۆی یان ئێوە خۆتان لیژنەیەکتان هەیە هەڵسەنگاندن بۆ ئەو بەرهەمانە ئاکات دوای چەند تێستێک ئەو کاتە بڕیار لەسەرەوەدەن کە بکرێتە ئەپاکانەوە ڕاستەکەی
یەکێک لە قورسترین ئەرکەکانی هەموو دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە لە هەموو نەتەوەکان و لە هەموو زمانەکان بریتە لە بڕیاردان لەسەر هەڵبژاردننی ئەو بابەتە چونکە لە هەر کە لەم بوارەیە ئیشت کرد ڕۆژانە کتێبت بۆیێت و بەرهەمت بۆیە ئەبێ بڕیار بدی کە کامیان شانی ئەوەیە من کاری لەسەر بکەم تیمەکەم کاری لەسەر بکە خەریکی بم و شانازی پێوە بکەم ئێمە لە ئێستادا لیژنەی ناوەکی خۆمان هەیە وەکو کۆمپانیا و حەز ئەکەین جیاوازی و فراوانی دروست بکەین لە ژانرەکان و لە جۆری کتێبەکانیش هەندێک کتێبمان هەیە لە ڕووی زمانەوانی زۆر فەلسەفی نووسراوە هەندێکمان هەیە زۆر سادە نووسراوە هەندێکمان هەیە هەروەکو وتمان ئەندێشەن زیاتر هەندێکمان هەیە چیرۆکی ڕاستەقینەن زیاتر بۆیە لە ئێستادا بە فراوانی ئیشمان لێ کردووە و بەڵام خۆمان هەر هەڵسەنگانی بۆ ئەەکەین بەداخەوە ئەگەرچی کتێب و بەرهەمی جوانمان زۆرە کۆمەڵێ بەرهەمی وەکو چۆنەڵێ ناتاویشمان زۆرە چ لە ڕووی چاپەوە چ لە ڕووی نووسینەوە چ لە ڕووی ڕزمانەوە چ لە ڕووی خاڵبندیەوە بۆی هەموو بەرهەمی شانی ئەوە چنوڕیان زۆر جار شێوەزارەکان بەبزانین کتێبخانە ئەلکترۆنەکەمان تا چەند گرنگیدان بە شێوەزارەکان یاوەڵا پارچەکان هەر پارچە و بە شێوەزارە قساکە تا چەند لایەنی زمانەوانیتان لە بەرچاو گرتەوە بە تایبەت شێوەزارەکان بۆی کە خوێنەر لەوانەیە لەم پارچەیە لە هەرێمی کوردستان حەسکات بە شێوەزاری باکووری کوردستان کتێبێک بخوێنێتەوە هەروەکو لە راپۆرتەکە بینیتان یەکێک لە خوێنەرەکانمان خوێنەری کرمانجیە ئێمە بە مانای کەلیمە وەکو چۆنەڵێ ئەوە بە پڕاوپڕ حەزەکەین بەرهەمەکەمان و پلتفۆرمەکەمان پلتفۆرمی هەموو کورد بێ بەدەر لە ڕەنگی سیاسی و جوگرافی و با بڵێن مێژووی جیاواز و بۆچوونی جیاواز بۆیە کارمان لەسەر هەموو زاراوە جیاوازەکان کردووە لە ئێستا زاراوەی کرمانجیمان هەیە کە با بڵێن باکوورە زاراوەی خانەقینیمان هەیە کە ئەچێتە لای لوڕۆ هەورامیەوە زاراوەی سۆرانیمان هەیە نووسەرمان هەیە نووسری کوردستانی ڕۆژئاوامان هەیە نووسری کوردستانی باکوورمان هەیە نووسری کوردستانی ڕۆژهەڵاتمان هەیە کەواتە کۆکراوەیەکی سەرجەم نووسەرەکانی لە چوار پارچەی کوردستان و سەرچەم زاراوەکانی تەنانەت لە داهاتوودا ئەگەر ئیجازەم بێ لە داهاتوودا ئەپلیکیشنەکەمان بە هەردوو زاراوەی کرمانجی و سۆرانی بەردەست ئەبێ بۆ ئەوەی کە لەگەڵ کرمانجەکە زیاتر بەڵێ بتوانێت کتێبە کرمانجەکان پێشوازی نووسەران چۆن بۆ پرۆژەکە دکتۆر تا چەند بەدەم ئەو پرۆژەوە هاتن بەڕاستی ئێمە ئەوە لە هەموو شوێنێک گوتومانە و لێرەش حەزەکەم دووبارەی بکەمەوە ئێمە قەرزارباری نووسەرەکانین بۆ ئەو پشتگیری و پێشوازی کە لێیان کردوین نووسری وا هەیە زیاتر لە 6 جار 7 جار بانگمان کردوەوە ئۆفیس و هاتوۆتەوە تەنها پرسیارێکمان لێ کردووە یان نمونەیەکمان پێ خوێندوێتەوە یان داوامان لێ کردووە ڕێکمان بداتێ و بە سنگێکی فراوانەوە هاتۆتە پێشەوە نووسری وا هەیە خۆی هاتۆ بەڵام دوو نووسری تریشی هێناوە لەگەڵ خۆی وتوێتی بەرهەمی ئەم دوو نووسەرش ئیش لێ بکەن و ئەم دوو نووسەر بێ ئێوە بناسن ئەو پشتگیریەی کە لە نووسەرانەوە پێمان گەیشتووە بەڕاستی جێی خۆشحاڵیە جێی شانازیە و جێی سوپاسە و ئێمە بەردەوام لە سوپاسکردنی ئەوەندای دەستان خۆش بێ و ماندوو نەبن دکتۆرجان بە هیوای کاری زیاتر و بەردەوامی زیاتر و بە هیوای ئەوەی کە نووسەرانیش خامەیان ڕەنگین بێت زۆر سپاس بۆ دکتۆر هێمن عومەر کە بەڕێزیان دامەزرێنەر و بەڕێوەبەری دیزانن لە پرۆژەی ئاگۆرا ڤیژن سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵێمەتە ئامادە بوو کاتێکی خۆش بەڵە خۆشەویستان پامنێرمان مەجید حەمید لەبارەی ڕاپەڕینی بازیان کە پاژەوەی کە لە 5 مانگ 32 ساڵ تێپەڕی بەسەریادی ڕاپەڕینە مەزنەکەی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بەڵام بە تایبەتر باسی ڕاپەڕینی بازیان دەکەین فەرمون بەیەکەوە بینەری بین بەڵێ مەجید ئەم کاتت باش سڵاو لە ئێوە بەڵێ سڵاو مەجید بینەرانی گەلی کوردستان باش سڵاوتان لێبێ و سڵاوتان لێبێ یادی ڕاپەڕین لە هەموو کوردێکی بە شەرەف بەرز و پیرۆز بێت و پیرۆزیان بێت لەگەڵەوەش لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانی ڕاپەڕین شەهیدەکانی ئەو شەهیدانی کە لەم ڕۆژەدا بوونە قوربانی بۆی ئەم ئازادی ئەمڕۆ بەدی بێت دادەنوێنین بەڵێ وەک ئاماژەت پێکرد دوێنێ 5 یادی ڕاپەڕینی خەڵکی ڕانیە بوو دەواازەی ڕاپەڕین دوای بەدەی ئەوە بازیان و بازیانیەکان توانیان ئێرە بکەنە دووەمین وێزگەی ڕاپەڕین و زەنگی ڕاپەڕین لێرە لێدرا لە 6 مانگ خەڵکی بازیان بە ژن و پیا و پیر و مناڵەوە هەمووی تێگڕا ئەو ڕۆژە هەمویان بڵنگ ئاسا پەلاماری بەعسیاندا و لە سنوورەکە لە ناوچەکە بە دەریانان ئەمڕۆ لێرە ئەو بیرەوەرانەمان بەبیر دێتەوە لە زاری چەند کەسێک کە بەشدار بوون لەو ڕۆژەدا دەمانێت بزانین ئەو ڕۆژە ئەو مێژوەی
کە باز دەکرێت و هەموو ساڵێکیا دەکرێتەوە گرنگیەکانی لە چیدان دەمانەوێت بزانین تا چەند خوێنی شەیدەکانیان توانیان ئەمڕۆ ئازادیمان بۆ بەتی بێنێت توانیان ڕۆحی شەیدەکانیان شاد بێت لێرە کاگوهاب دەدوێنین کە یەکێک بۆ لە بەشداروانی ڕاپەڕین و لێرە ئامادەیە کاگوهاب سڵاوت لێبێ ئەگەر ئەرک نەبێ بێتێرەوە پیرۆزبایی یادی ڕاپەڕینی بازیانتان لێ دەکەم ئەمانەوێ بزانین گرنگی ڕاپەڕین یاخود ئەو ڕاپەڕینی لێرەکرا تا چەند ئەهمیەت و جێگەی دڵخۆشی بۆ بە خەڵکی سنوورەکە و تا چەند سوودی هەبووە بەخێراتنی کەناڵەکەتانەکەم کەناڵی گەلی کوردستان ڕاپەڕێنی شارۆچکەی بازیان کە یەکەم ڕۆژ لە دەواازەی ڕاپەڕێنەوە کە دەستی پێکرد پێنجی سێ ساڵی 1991 دووەم ڕۆژی لە بازیان جەماوەری بە شەرفی بازیان ڕاپەڕین لە پای ئەو هەموو زۆڵم و زۆرەی حکوومەتی بەعس دابارنی لەسەر دام و دەستگای حکوومەتی عێراقیە و پاکیان کردنەوە ئەو ڕۆژە تەواوی شارۆچکەی بازیان لە بەعسیەکان ڕاماڕان و سەیتەرەی تاسڕوجە و دەواازەی بازیان بووە جێگایە کە قەدعی حکوومەتی بەعس بکە کە نەتوانێت بە هیچ شێوەیەک حکوومەت جێش و جاشەکانی بەرەو منتیقەی بتوێن و پشدەر بەرێت و سەرکوتی ئەوەی پێ بکە ئێرە بووە دەواازەی ئەوەی کە بووە قەدعی شارەکانی ئەو سنوورانەی تر بە هەمان شێوە لە هەموو شار و شارۆچکان و ڕاپەڕین دەستی پێ کرد بەڵام ئەوانەی کە ئێمە هانی جەماوەرەکەماندا یەکێتی نیشتمانی کوردستان بوو یەکێتی نیشتمانی کوردستان بوو لە ڕێگەی ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە بوو لەش ئەگەر بێت و یەکێتی نیشتمانی کوردستان هانی جەماوەرەکەی نەدایە هیچ جەماوەریش توانای ئەو ڕاپەڕینەی نەبوو پشتیان بە پارتیزانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان قایم بوو لە گەرمیان لە منتیقەی شەیت غەریب هەڵەدنی ئەوان لە منتیقەی سوورداش و ئەو منتیقانە بوون جەماوەری پشتێکی زۆری بەوان قایم بوو لە بەرەوە ڕاپەڕین و هیچ سڵیان لە دوژمن نەکردەوە ئەو ڕۆژە تەواوی شارۆچکەی بازیان لە دام و دەستگای حکوومەت ڕاماڵێتە سپاس بۆ کاگە و هابکە بەشدار بوویکی ڕاپەڕینی ساڵی 92 بوو لە بازیان وەک باسمان کرد قوربانی درا لە پێناو ئەو ڕاپەڕینە ئەمانەوێ لە زاری یەکێکی تر لەو کەسانی کە قوربانی داوە لەو کەسانی کە بەشدار بوو لە ڕاپەڕین خەڵکی بازیانە دەمانێت بزانین ئەو قوربانی کە دایان لە پێناو چەند ئامانجێک بوو ئایا ئەو ئامانجانە بەدی هات ئایا خەڵکی بازیان هیچ داواکاریەکیان نەما بەو ئاواتە گەیشتن کە بۆی ڕاپەڕین کاک ئیسماعیل سڵاوت لێبێ پیرۆزبایتان لەکەم بۆ ئەو یادا و دەمێ بزانم لە پێناو ئەو قوربانی لە پێناو ئەم ڕاپەڕینە قوربانیتاندا شەهیدتاندا بەو ئاواتەی کە ئەمڕۆ بە ئازادیەک بکەن بە چەند مافێک بکەن ئایا خوێنی شەیدەکان بە فیڕۆ ڕۆشت یاخود بە ئاواتی خۆتان گەیشتن و ئێوە پێتان وایە سەربەرزن لە بەرامبەر ئەو خوێنی ئەو شەیدانی کە داوتانە سپاس بۆیەوە زۆر بەخێر بێن لەم ڕۆژەدا سڵاو بۆ خەڵکی بازیان و سەرجەم خەڵکی کوردستان سەری ڕێز و نەوازت بۆ شەیدانی ڕاپەڕین و سەرجەم شەیدانی کوردستان دیارە ڕاپەڕین وەرچارخانێکی گرنگی مێژووی بوو لە خەباتی گەلی کووردا ڕۆژێکی گرنگ بوو بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەر چواپەچی کوردستان بەڵام بەداخەوە نەک لە بازیان لە سەرجەم کوردستانە حکومڕانی کوردی بەو شێوەنە بوو لە ئاستی تمۆحی خەڵکی کوردستانە بوو خەڵک چاوەڕێی ژیانێکی ئاسایی‌تر و باشتریە کرد و ئێمەش لە بازیان هەرچەندە بازیان دیارە باسکرا کە شوێنێکی زۆر ستراتیجی بوو بۆ ڕاپەڕین شوێنێ بوو کە دەواازەی شاری سلێمانی کرد کە بۆ ڕۆژی دوای ڕاپەڕین کرا شوێنێکی زۆر گرنگ بوو پێویست بوو لایەکی جدی لە بازیان بکرێتەوە سەرڕای ئەوەی کە بازیان بڕیاری بە قەزابوونی بۆ دراوە زیاد لە ساڵێکە قەزایە بەس ئەوەیە وەچی قەزای نییە تەنها ناوێک بۆ بە قەزا پێویست بوو زیاتر لە خەڵکی بازیان بکرێتەوە لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ڕێگەوبانەوە لە ڕووی بێکاریەوە سەرڕای ئەم هەموو کارگە و مەعمەلان لە بازیانە ئەویا بێکاری لە بازیانە زۆر کەم بووە بەڵام زۆربەی گەنجەکان بێکارن زۆربەی خەڵکەکە بێکارە بەداخەوە ئامانجەکانی ڕاپەڕین وەک پێویست ناتۆ دەتی بەڵێ کاک ئیسماعیل باس لە گرنگی بازیانتان کرد وتان بۆ سلێمانی باس لەوە کرا پێشەوەی ئەم چاپێکردنە بکەین وتان بۆ سلێمانی گرنگ بوو بازیان ڕاپەڕینی بازیان گرنگەکەی لە چیا بوو کە پاڵپشت بۆ وەکو خۆتان دەڵێن پاڵپشتی ڕاپەڕینی سلێمانیش بووە دیارە سەکردایەتیەکێتی پلانێکی وری داڕژ بۆم ڕاپەڕینە چونکە ئەو ڕۆژەی کە بازیان ڕاپەڕینی کرد لەگەر ڕێزم بۆ دەواازەی ڕاپەڕین و خەڵکی ڕانێ دیارە چەخماخی ڕاپەڕین لێ بووە بەڵام بازیان گرنگێکی بوو ئەگەر بۆ ڕۆژی حوتی سێ ڕاپەڕین نەکرا لە سلێمانی بازیان وەزعێکی زۆر خراپیە بوو
بازیان لێرە دەواازەمان لە باسەکان داخست کە لە سلێمانەوە بیانەوە هەڵبێن بیانەوە دەچن لە دەستی سزای گەل و شۆڕش ئێرە بۆیە گرنگ بوو ئێمە ڕۆژی شەشیمان کە ڕاپەڕین کرا لە تاسۆ بۆ دو حیزبی باسیتیا بوو لە دەربەنی بازیان بۆ دو حیزبی باسیتیا بوو خۆشبەختانە پلانەکەی سەکردایەتیەکێتی نیشتمانی کوردستان سەیگرت و ڕۆژی حوتی مانگ ڕاپەڕین لە سلێمانی کرا و ئێرە بۆیە گرنگ بوو دەواازە بۆ شاری سلێمانی. کاک ئیسماعیل باستان لە ڕۆڵی دەنگی گەلی کوردستان کرد کەمێک لەمە پێش ئەمێ بزان تا چەند توانیوەتی کاریگەری هەبێت لەسەر بەرزکردنەوەی ورەی هاوڵاتیان لێرە. وڵی لە ڕاستیە سەرڕای ئەوەی وتم سەکردایەتیەکێتی پلانێکی وردی دانابوو بەڵام ناکرێت دەنگی ئزگەی دەنگی گەلی کوردستان لە یاد کرێت بەڕاستی دەنگ و خۆشێک یا و بە خەڵک ئەو خەڵکانی کە ئینتیمایان نەبوو بۆ وەتەن و تا ئەو کاتەش لەوانە بیرێکی شۆڤێنی خۆفرۆشیان هەبووی بەڕاستی دەنگی گەلی کوردستان خەڵکی هاندا ئەگەر بڵێم لە سا پەنجای سەرکەوتنی ڕاپەڕینەکە دەنگی گەلی کوردستان بۆ لەوانە بێتە مبالغەوا بوو. بەڵێ سپاس بۆ کاک ئیسماعیل و کاک وەهاب کە دوو لەو بەشداربوانی چالاکی ڕاپەڕینی ساڵی 91 بوون. ئەمەوێ باز لەوە بکەم بەرنامەمان وا بوو لێدوانی خاتونێکی ژێردین کە بەشداربوو ڕاپەڕین بوو لە بەشەکانی تری ئەمڕۆ چاپێکردنیان لەگەڵاکەین و ئەو ڕۆڵ و کاریگەریانەی خاتونەکان یان ژنەکانی کە لێرە ڕۆڵیان بینیوە لە ڕاپەڕینە باس بکەین لەگەڵەوەش پێویستە باس بکرێت یەکەم شەهیدی ڕاپەڕین لە بازیان ژنێک بووە کە ساڵی پار ئێمە یادەکەمان لە بازیان لەسەر گۆڕی ئەو شەهیدە کردەوە. بەڵێ لە بازیان ئەمڕۆ چەند بەرگە و بابەتێک بۆ بەرزڕاگرتنی ئەو یادا بەڕێوە دەچێت لە کۆمیتەی ڕێستی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازی لە میوانەکان دەکرێت بە پیرۆزبایی دەکرێت ئەلبەتە ئەوە لەبیر نەکرێت خەڵکی بە شەرەفی کوردستان شان بەشانی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕاپەڕینیان کرد هەر بۆیە ئەمڕۆ ئەو یادا یاخود ئەو دەستکەوتە بە دەستکەوتی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانن بۆیە ئەمڕۆ لێرە لە کۆمیتەی بازیان بۆ پیرۆزبایی سەردان دەکرێت. بەشێکی تر لە بابەتەکانی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت باخچەیەک دەکرێت بە ناوی شەهیدانی ڕاپەڕینەوە لە بازیان و هەروەها سەدان نەمامی تیا ئەنێژێت و چەند چالاکیی تریش بە هەمان شێوە هەر بۆ بوونەوە بەڕێوە دەچێت. بەڵێ سپاس بۆ هاوکارمان مەجید کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بازیان و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو تایبەت بە 32می ساڵیادی ڕاپەڕین. سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت هەر تایبەت بە ساڵیادی ڕاپەڕین و 32می ساڵیادی ڕاپەڕین چالاکیێکی جیاواز لە کۆیە بەڕێوە دەچێت و دەچینە لای هاوکارمان کاروان سڵاو لێ بێت بەیانیت باش پێمان بڵێ ئەو چالاکیە جیاوازە چییە کە لە کۆیە تایبەت بە ساڵیادی ڕاپەڕین بەڕێواچێت. چنوور لە سەعات نوێی بەیانیەوە بڵین چالەکێکە دەستی پێکردووە هەڵبەتەوەی کە دەبیندرێت ئێستا بکە بەرە وەرزی بەهار و یادەکانی ڕاپەڕین نەورۆز و ئادارەوەیە فێستیڤالەکان چالاکیەکان لە ناوەندەکانی خوێندن لە سەرجەم شوێنەکان دەستی پێکردووە ئەمڕۆ لە کۆیە لە کۆمەلگای بڵین کۆینە بڵین پەروەردەی چالاکی هوەری جۆرا و جۆر ئەنجام دەدرێت. ئێستا من بۆ مەبەستا یاخود بۆ زانیاری زیاتر دەچمە لای زۆر بەڕێز مامۆستا شەیما بەڕێوبەری یاخود بەڕێوبەری کارجێڕیان خوندگە مامۆستا سڵاوتان لێبێت باینتان باش چالەکیەکانتان خۆی لە چی دەبینێتەوە ئەمڕۆ لە کۆمەلگاکەتە. بەڵێ فستیڤاڵی نێرگس فستیڤالێکی ساڵانەی کۆمەلگای پەروەردەی کۆینە حکوومیەت کە هەموو ساڵێک ببوونە یادەکەی نەورۆز و ڕاپەڕینەوە ئەنجام دەدرێت. چالاکیەکانی فستیڤاڵی نێرگس بریتە لە چالاکی هونەری چالاکی زانستی چالاکی فۆلکلۆری. سەبارەت بەس بڵێن بەڕێوەچوونی ئەو بڵێن کەروپەل و پێداویستانی کە داتان ناوە خوێنکارن بۆ خۆیان دروستیان کرد و کاری دەستی خۆیانە هی چێ یعنی لێرە ئەمڕۆ نمایشی دەکەن وە چی کات بەرگەیچکە لە خۆ دەگرن. بەڵێ خۆشبەختانە هەموو چالاکیەکانمان بە هاوکاری فێرخوازەکانمان بووە فێرخوازەکانمان بەشێکی زۆریان لە چالاکیەکان داگیر کردووە هەر لە سەرەتای وەرزی یەکەمەوە تاوەکو ئەوڕۆ کە ئێستا ئێمە لێرەکوانە وەستاوین چالاکیەکانمان بەشێکی زۆری کاری دەستی قوتابیەکانە لەگەڵ ئەوەشدا هەندێک چالاکیمان هەیە کاری دەستی مامۆستایەکانە لە چالاکی زانستیەکانمان لە هونەرەکان لە فۆلکلۆریەکانمان. ساڵانە ئەم فێستیڤالە بە ناوی نێرگسەوەی ئەنجام بەڵێ دوم ساڵمانە کە چالاکی نێرگس ئەنجام بدرێت. چالاکی ئەو ساڵمان عفۆن فستیڤاڵی ئەو ساڵمان جیاوازەکەی لەگەڵ ساڵی پارمان ئەوەیە کە خۆشبەختانە ئەو ساڵەکە یەکەم بڵاوکراوی گۆڤاری بەهامان بەچاو گەێنرا ئەوە مژدەیەکی زۆر خۆش بوو بۆ ئێمە. سپاس مامۆستا بۆ دیاردەفەتە بەڵێوەی کە بینیتان و گوێتان لێبوو ئێستا
بەڕێوەبەری پەروەردەی کۆیەوە هەم ئەو کەسانی کە پەیوەست بە لە فەرمانگە حکومەکانی شاری کۆیەوە ئامادەکاری دەکرد بۆ کردنەوەی دەرگای فێستیڤالەکە بەڕووی بڵین ئەو کەسانی یاخوی ئەو میوانانەی کە هاتوون بۆ دایک و باوکی خوێنکارن هەروەکو ئەوەی کە بەڕێوەبەری کارجەڕیش ئاماژەی پێکرد باسی لەوە کرد ساڵانە لە وەرزی بەهار و نەورۆز و لە دەستپێکی وەرزی بەهار بەبوونی یادەکانی ڕاپەڕی و نەورۆزەوە ئەم چالاکیانە ئەنجام دەدرێت هەڵبەتە چالاکیەکەشیان لەژێر ناونیشانی نێرگزە کە هەڵیان بژاردووە ئەوان ئامانجارە لەو ڕێگەیەوەکەوە کللتور و ڕەسەنایەتی و زانست و زانستخوازی زیاتر لە نێو چینەکانی یاخود لە نێو خوێنکارانەوە ئەو بەرهەمێک کە هەیەیان بووە خوێنکاران لەم ساڵەی خوێندندا بۆ خوێنکاران بۆ کەسوکاری خوێنکاران بۆ کەسانەی کە میوانن بڵین پیشان بدرێت و بۆیان نمایش بکرێت ئەمە زانیاریەکان سەبارەت بۆ چالاکی کە ئەمڕۆ لە کۆمەلگەی پەروەردەیی ئەنجام بدرێت. باڵە خۆشەویستان بەردەوامین لە تەوەری دووەمی بەرنامەکەمان باز لە خەباتی ژنێکی ئازا و چاونەترس و بوێرەکەین کە لە بواری خواردەمەنی و دروستکردنی خواردنە چەند ساڵەکە کار دەکات و توانوێتی ڕۆڵی کاریگەری هەبێت وەکو ژنێکی لێ هاتوو لە بوارەکەی خۆیدا وەکو چێژ لەنەرێکی بەتوانە خاوەنی ڕێستۆران توانوێتی کە جێدەستی دیار بێت و ئەمڕۆ میوانداریمان کردەوە بەڵام سەرەتا پێشەوەی بچینە لای میوانە بەڕێزەکەمان راپۆرتێکمان ئامادەیە لەسەر باسی دانانی چێشتخانەیەک دەکات چێشتخانەیەکی کوردەواری لەلایەن کاهەلی کاری ڕەخساندەوە بۆ ژنانی ڕانیا فەرموو بەیەکەوە بینەری بێ. سەرقاڵی لێنان و ئامادەکردنی خواردنن تا پێشکەشی کڕیارەکانیانی بکەن بۆن و بەرامەی برنج و گۆشت و خواردنە کوردەواریەکان هەموو شوێنێکی گرتووە. ئێمە لێرە کۆمەڵە خاتونێکین ڕۆژانە سەرقاڵی دروستکردنی خواردنە کوردیەکانی فۆلکلۆریەکان دروست دەکەین. زمارەمان 9 بۆ 10 ئافرەت دەبێت لێرە کار دەکەین و خواردنە فۆلکلۆریەکانشمان هەموو هەیە. لێرە قوڕاومان هەیە، کفتە هەیە، دۆڵمە هەیە، قەلە خەرمانمان هەیە، ساوەرمان هەیە،
خەلمان هەیە، قازمان هەیە، ئەو شتە کوردیانەمان هەموو هەیە. ئێستا لێرە دۆڵمەمان هەیە، ئەوە دۆڵمەمان هەیە خەرکە ئامادە دەبێت و ئەوە گۆشتی گیسکەکەیە، ئەوە بەرخە، ئەوە شیان گۆلکەکەیە و ئەوەش سوبەکەیە، مریشکەکەشمان ئێستا سەر نەناوە، قڕاکەش ئەوە ئێستا خەرکی ئامادەکردنی ئەو. لێرە جگە لە کڕیاران وەستا و شاگرد زۆرینەیان خاتونن، هەمویان بەیەکەوە بەیانی زوو تا درەنگانێکی شەو بەیەکەوە کار دەکەن. بەیانیان بۆ ساعت 7:08 لێرەکان ئامادە دەبین. دەست دەکەین بە ئامادەکاری بۆ ئامادەکردنی خواردنەکان، پێشوازکردن لە میوانەکان و هەموو جۆرە خواردنێک هەست دەکەوێت. پێی هەڵویستەکە هەر ڕۆژە خواردنێکمان هەیە، بەس زۆربەی ڕۆژەکان زیاتر لە 4 گۆژلای ئێمە بەردەست دەکەوێت و چەند کۆمەڵ خاتونێکین هەستین بەکردنەوەی ئەم چێشخانە و هاوکاری ماڵۆشمان دەکەین، ژێوی ژیانیشمان دابین دەکەین و هەریکاریان بۆ چەند کارمەندی کە ڕەخساندووە. خاتونەکان هەموو شوێنێکی چێشخانەکەیان با شێوازی کەلتوری ڕازاندوتەوە، خواردنی کوردەواری و دیزاینی کەلتوری چێشخانەکە وای کردووە کڕیاری زیاتر بۆ چێشخانەکەیان ڕابکێشن. خانمێکە کەمە ئەوڕۆکەنێ توانیتی ئەو هەلیکار بڕەخسێنێ بۆ ئەو ئافرەتانەی کە ئێستا لێرە ئیش دەکەن، تەمان جاکردنەوەی ئەو مەتحەمە لێرەدایە مەسەڵەن خانمەکان زیاتر ئیش دەکەن. ئیشەکانی وان مەتبەغ و کوردەواریە کە ئەو مەتحەمەی بەڕێوە دەبن. دەستخۆشیش لەو بەڕێزانە دەکەین کە مەسەڵەن خانمان کە لێران نەتوانیتیان هەلیکار بدۆزنەوە. خواردنەکانیان هەمویان جیاوازیە، چونکە جیاوازی ئیوان کوردەواریە. جا لە هەموو شتەکانیان ڕابگرە، هەتا نانەکەشیان کوردەواریە. خاتونەکان توانیویانە بەکارکردن لێرە لەسەر پێی خۆیان بوەستن و هاوکاری خێزانەکانیان بکەن و دەرفەتی کارکردنیش لە سنوورەکە بەرەخسێنن. ئیبراهیم عەبدوڵڵا، گەلی کوردستان، ڕانیا. بەڵێ سپاس بۆ کارمانی براهیم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. هیوادارین کە ئەو نمونانە زیاتر من بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ ژنانی وڵاتەکەمان. خۆشەویستان، وەکو ئاماژەمان پێکرد خاتونێکی خاوەنکار و لێهاتوو لە بواری چێژلێنان ئەمڕۆ میوانداریەکەین. ئێمە وا بیستمانە کە خەباتی کورد و یادەکانی ڕاپەڕین بە تایبەت لەم ڕۆژانەیە کە یادەکانی کورد و یادی خەبات و تێکۆشانی کورد لە چەند ڕۆژێکی لە سەریەک دەست پێ دەکەن تا کۆتایی بەهار. بەڵام خەباتێکی تریش هەیە کە خەباتی ئازادی و لەهاتووی ژنانی کوردە بە درێژایی مێژوو، واتە لە مێژۆوە تاکو کاتی ئێستا کە ژنان لە چەندین بواری جیاوازدا دەتوانن ڕۆڵیان هەبێت و کاریگەری خۆیان هەبێت. بۆ یەکێ لە بوارانش چنوور بواری چێژلێنان و خواردنە کوردەوارەکانە بەڕاستی. لەگەڵ ئەوەی کە هەوار خۆیان توانیویانە بیکەنە بژێوی سەرچاوێکی داهات بۆ خۆیان و توانیویانە هەلی کاریش بۆ گەنجانی تر و بۆ چەندین خانمانی تر بڕەخسێن و هاندانێکیش بۆ بۆیان بۆی کە بەردەوام بن، بۆی کە نمونەی زیاتریش دروست ببێت لە کۆمەڵگەیە. بە خۆشحاڵی ئەمڕۆ خاتوو کەلسۆم لێرە ئامادەیە لە ستۆدیۆ و باس لە خواردنە کوردەوارەکانەکەین بە شێوەیەکی گشتی. خاتوو کەلسۆم زۆر بەخێر هاتی. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ سپاس بۆ هەموو لایەکتان. سەرەتا ئەرکی کێشە ئەم خواردنە جوانە لەگەڵ خۆتان هێشتا تامان نەکردەوە. خاتوو کەلسۆم ئێمە باس لە خواردنی کوردەواریەکەین. ماشەڵڵا ئەمڕۆژ خوانی ئێمە ڕازانۆتەوانەیە لە 6 ساغ بێت لە بەیانی زۆر هەستاویت و ئەم خواردنانەت ئامادە کردووە. ناساق میگەناشتی زیاتریشم بۆکردن بەڵامی اینجا باس سەرەتا لەوە دەست پێ بکەین خواردنە کوردەوارەکان و گرنگیان لە خوانی کوردی لە هەر لە مێژۆ تا ئێستا خواردنە کوردەوارەکان بۆ گرنگن و جیاوازیان چێ لە بەراورد بە خواردنی وڵاتانی دیکە. هەر وڵاتە و هەر شارە و خواردنی خۆی هەیە، هەر کەسە و تامی خواردنی خۆی شتێکی تر هەرێکە و ناسراوە بە شتێک مەسەڵەن سلێمانی بە کفتەی سابونکەران ناسراوە بە خواردنی تر هەیە. ئەنواع خواردنی کوردەواریمان هەیە. تر ئێمەش مەبەستمان لێرا زیینوکردنەوەی خواردنەکان بوو کە نەیمرێننی کوردەواریەکەمان دەستمان کرد بەم کارە و ئیشانە ئێستا هەموو خواردنێکی کوردەواری لای ئێمە دەستەکەوێ دەست پێکەین. استیفادەی هەیە، هەست کەسە خواردنی تامی وڵاتی خۆی شتێکی ترە وەکو لە شوێنێکی تر. بێگومان ئیتر زۆر جاری ئەوانیش خۆشە تەواان خواردنی ئەوانیش خۆشە نەکبن بێ بەزەمێک. هەر کەسە و هی خۆی ڕەمزی خۆی پێوەیە.
بەڵێ یەکەم کەسیش بووی خات و کەسم بێ لە 2005 بۆ 2006 دەستم پێ کرد لە 2011 کردم بە مەشروع قانونا یعنی ئیجازەشتم بۆ کرد بەڵام قەڵەباڵغێکی زۆرم بەسەر بۆ فەتەی کردمتر لە ماڵ خۆما بووم لە ماڵ خۆم دەستم پێ کرد زۆری زیحام بوو چکە یەکەم ژن بووم کەس نەبوو خواردنشتم بکە ئەو کاتەتر زۆر کەس دەستخۆشیە کرد زۆر کەس شێوی عیبی شرێمش نەبووی خواردنەشیان زۆر لێگرتم بەڵام من گەورە بووم بە ڕخنەکان گوێم نیایە بەردەوام بووم لەسەر ئیشی خۆم چکە بەڕاستی ئیشکردن شتێکی عیبە نییە ئیشکردن بژێوی ژیانە هەلێکی کاری گەورەم دروست کرد بۆ هەموو ژنانی کوردستان ئێستا چەنەها ژن مەطعەمی هەیە چەنەها شاگردی خۆم ئێستا ئیشەکە لەسەر فەیسبوک بڵاوە کاتەوە حەقینی خۆی هەیە سناپی خۆی هەیە دەستخۆشیان یەکەم میهمە توانی بێتم ئەو ڕێگایم شکان بۆ ئەو ژنانی کە نیانەتوانی بێنە دەرەوە لە ماڵەوە ئێستا هەمووی ئیشەکە لەسەر ئاستی کوردستان یەکەم خانە بووی خات و کەسم لەسەر ئاستی عێراق هەموو عێراق ئافرەت نەبوو مەطعەمی هەبێ کەناڵەکانی بەغاوانەش هەموو هاتن بۆ مقابل لە یوتیوب هەیە شتەکان کە یەکەم ژن بووم کە من ئەم پرۆژێم دامەزران ئیتر جێی مای خۆشحاڵیە تەواو بەڵە خات و کەسم سەرەتا بە وتت دەستم پێ کرد تۆ زەنامە بووە بە نسبەت کۆمەڵگای ئێمەوە لەوانەیە ڕخنەشت لە گیرابێت زۆریش زۆر جار ڕەفیقەکانی خۆمیان خۆم ئیشت چێت توی بەڵە خات و کەسم سەرەتا هەر بە ڕێستۆران دەستان پێ کرد ڕێستۆرانت کرد چەند ساڵێک لە ئامادەکاریەکە ئێستەر بەردەوامم تایە لە ئامادەکاریەکە ئیشم کرد دوایی UNDP دعمێکی کردم وتی پرۆژە چیە بە تەمای چی وتم وڵی من حەزەکەم مەطعەمێ بکەمەوە خۆم سەرپەرشتی بکەم هەمووشی ئافرەت بێ پیاویتیانە بێ تی بۆ عنسەرتەمەی با ئەم جاریان وا پێ قچەکە وتیان احتیاجی ئەوان من حەیەکیان نامێ لێوە دەستم پێکرد لە 2015 من کردمەوە مەطعەمەکە 6 2015 بەڵێ ئیتر ناونابانگێکی باشی دەرکردو بە بەردەوامی تەلەڤیزیۆنەکان کەناڵەکان لە بەغاو لە هەموو شوێنەکانە هاتن بۆ مقابلە ڕێزلێنانێکی زۆرم بۆ کراوە سپاس بۆخوا بە پشتیوانی خی گەورە تا ئێستا بە یەکەم ژنی سلێمانی شاژنی سلێمانی شەڵبژێرام لە لایەن کۆمەڵی چێشخانەکانی دروستکردنی باشە خات و کەسوم کاتێکە خانمێک یان ئەگەر بڵم سەرەتایی دەستکردن بەکاری بەڕێستان کاتێکە خانمێک لە ماڵەوەی دواتر دەست دەکات بە کارێکی لەم شێوەیە و ئەی کاتە پرۆژێک و یەتە دەرەوە هەڵبەت بەرکەوتنی زۆری دەبێت لەگەڵ دەوروبەرەکە و بە تایبەت لەگەڵ ڕگەزی بەرامبەرە ئەم بەرکەوتنە لەگەڵ ڕگەزی بەرامبەر یاخود ئەم ناسینی خەڵک لەو ڕێگە و ڕەنگە زۆر کەس بناسی ئەمە چی فێری ئەو خانمە دەکات کە دەستی داوەتە پرۆژێک واتۆتە دەرەوە ئەم کە دەستی تێچ پرۆژێک کەویتە تعاملوانیە شارەزای بازاڕەبی شارەزای خەڵکەبی ئێستا من ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن شوێنەکان ئەزان لە شوێنێک هەرزانترە لە شوێنێک گرانترە تعاملی کێ خۆشە تعاملی کێ خۆش نییە دائیمەن تعامل خۆشەکان مشتریان زیاترە ڕێز لە خەڵکەکە بگرێ دوکاندار هەیە مەسەرەنە چی دەستی قماشەکە دەستی لێمەیە نایکڕی تۆ چزای نایکڕم نابێسیریکەم خۆ نابێکسەلێکەکەمە ئیتر هەشەڵێ وادلی ئەکا بیکڕی ئەوە تعاملی خۆشترە ئەو ناڵێ ئەمە خەسوتە قێنەمە ئەوەیە ئەمە وا لە تۆ جوانە خانم واو لێکا قماشەکە گەمە بەستیش نەبێ بیکڕی بە زمانێکی شیرین جا زۆر دەوری هەیە گەر کەسێک تعامل بکە لەگەڵ خەڵکا زمانی شیرین بێ زۆر باشە جا تۆ شارەزای تعاملی بازار هەموویە بیت هەموو نەوعێک لە مشتری ئێستا من مشتریم هەیە بووە بە ڕەفیقی خۆشەویستم یعنی ئیدارە ناکەین بەبێیەک مشتریم هەیە ڕزیلە مشتریمە دەسودڵی جوانە هەموو نوع مشتریەکەیە یعنی ئەمە حقیقەتە هەیە فەقیر حاڵە بە پێی توانای کەسەکان من زۆر یارمەتی فەقیر و هەژارم دوێنێ ژنێ کاتە لام وتی بە تەکسیە گاتوم توێتی بۆ چێکی بۆ لێ وتم وەڵی من 10 ساڵە ئەو ژنم معاشی بۆ بڕیمەتەوە یارمەتیمەیە چاکەی ئەوم وەرچاوتی وەڵی منیش بیستمە نازم تەکسەکە کێ بووە منیش بیستمە ژنێکی خێرکەرە تۆش بە پێی توانای ئیشەکەی خۆ دەتوانی چاوت لە دوو فەقیر بێ یارمەتی دوو کەس بێ دوو نەخۆش بێ تر خۆشت نییە بەردەوام بەڵام سوتفا ئەکارڕەیەکە وێشتێکی وایەتە بەردەمی دەرگاکە تۆ هەنگاوی بڕۆ دە هەنگاوێتە پێشەوە بە تۆ من دەستم لە خێر نەپاراست و شەڵا خوای گەورە بیا هەر بەردەوامم لە خێر و خێراتی خۆم ئەتر بە پێی تواناژم ساڵ تۆزە ناساغ بووم چێشخانەکەشم داخست بۆ ماوەیەکی کاتی خۆشگارە دەستاویشە زۆر خۆشەوە بەناوبانگیت بۆ ئەوەی کە شێوازێکی زۆر جوان خواردنە کوردەوارەکان دروست دەکەی جاستە بۆن و بەرامەشی چنوور بەرامێکی زۆر خۆشی هەیە لە ستۆدیۆ بەبێ بینەران ناخۆش بێگومان بەرزانین خات و کەسم و پرسارت لێ بکەم یان ئەم خواردنە خۆشە کوردیانە
پێوەندێکیان بە شناسی نەتەوەییەوە هەیە بە بەراورد بە وڵاتانی دەوروبەرمان نەک وڵاتانی ئەوروپی کە ئەڵێن دەوروبەرمان ئەمە تورکایە با بڵێن ئێرانە تا نزیکیەک هەیە لێکچوونێک هەیە لە نێو خواردنەکاندا ئەمەی خۆمان خۆشترە هەرێک بە شێوازێک خواردن دوستکە سەر ناخۆشمان لە سلێمانی باسە بڵین هەری مەطعەمە و شێوازێک خواردنی یاپراخەکەیەکە هەرێک و دەرمانێک بەکارێنێ هەرێکە و زۆر جا لە منە پرسن تۆ چێکێتەوە یاپراخۆ بە ذاتی خوا لە بیبەری تیش زیاتری چێکێت هێناکەم کەواتە نهێنی خواردنەکانیش دەستاوە بەڵێ دەستاوی کەسەکە بینێسە من ئەنواع وەستامە بووە هەرێکە و تامی دەستی نوعێک بەخۆی یەک نوع برنج لێنرێ بەڵامی هەر دەسە و یەکێکیان تامی یەکێک شتێکی ترە دەستا زۆر دەوری هەیە کە یاپراخی سەڵق دروستەکەم بیبەری شیرینیش شیرینی ژورد خۆی دایمەن بیبەر تامی خۆشەکە بیهاڕە لەگەڵ تێکەڵەکەم ئەوە پێم وایە تام و بۆنێکی زۆر تایبەتی بەڵێ بیبەر خۆی تامێکی خۆشەیە بە خواردن لەبەرەوە ئینی خۆی هەیە بۆن و تامی خۆی هەیە تر هەرێکە و نەوعەکە یاپراخیستە کۆیە بەناو بانگ لە یاپراخە هەولێر عینە شت جیاوازێکی هەیە خات و کەلسم بۆ منەکاڵی کۆیە یاخود بۆ خوای لێنانەکان فەرقی هەیە دروستکردنەکان فەرقی هەیە هەرێکە و شێوازێک لێنێ ئێستا من ڕۆژێک لەم ڕۆژانم شتێکی خۆم لەوان ئێستا گوێشی لێ ماوتی بەس پێم بڵێم من عینەن تۆ شفتەکەکەم چی تێکی تخوا پێم بڵێتم بەو خوایار ئەمانی تێکم توی بەذاتی خۆ عینەن توی کەم تۆ دەرناچێت ناسەوەتم مەڵای دەستاوەکە وایە هەرگی ناوەرە لەبەر چاو تا دروستێکم و ئەدەمی بی خۆ بزانە عینەن شتیان لە ماوەی کارکردنتانە خات و کەسم کەسانی بیانی حتمما ڕەنگە هاتبێت نەلاتان تێڕوانینی ئەوان یاخود بۆچوونی ئەوان چۆن بۆ لەسەر خواردنەکان زۆریان بەدڵ بۆ خاستن پیاوێکی کوردی خۆمان بوو ژنەکەی ئەجنەبی بوو هات وتی سێقەت بێ لە هیچ شوێنێک ئەم ژنەی من مریشک ناخوا مریشکی لای تۆی خوارد تی بۆچی مریشکەکەی تۆ بۆنی نایان بۆ ساردێکی نییە تو مەڵای من ئاوی تێ ناکەم مریشک هەلا ئاوڕۆی خواوەموویم بۆ تەفسیر کردی وڵای تۆ زۆر باشی یعنی باسی شێکی من فێری زۆر خەڵکەکەم زۆر کەس حەزەکەم ئەو منەیە هەموو کەس بیزانە بۆ خەڵکی استفاده نهێنی خواردنەکانی نهێنی دروستکردنی خواردنەکانی ئاشکرا ناکات سنوورەڵە بە ئاشکرا من ئاشکرایەکەم لە هەموو کەناڵێکیش باسم کردو حەج کەس زۆر کەس تەلەفۆنەکە پرسیارەکە ئەڵێ چی لێ بکەم باشەم خواردنە چۆن دروستکەم وا بکەم کوبەکە وا بکەم وا بکەم طریقەکەی پێ ئەڵێم دروستێکەکەم و جارێ دەستخۆش ڕێنشاندەرێکی باشی ئەوانی بزانی با خۆ بزانێت چی خوا ڕستقەیاتر خۆ وانی وەختی وایە تۆ ئەو هەموو زەڕەنگەڕێ پنایەکە هەمووشی ڕسقی هەیە مادەم شتەکە پەیوەندی بە دەستاوە هەبێ خات و کەسم ئەگەر شتەکان خۆت بێتە دەستی درستی کار ڕەنگە و تامنەیە کە خۆت دەیگەیت جا خواردنەکانی خات و کەلسم ڕۆ ئەرکی کێشاوە تاقیب بکەینەوە بزانین خزمەتتانە داوای لێبردنەکەم لە کۆڕی زیاتنی کۆنتڕۆڵ لە بینەران ئەەکەین زانین تاقیکەینەوە سنوور بزانین ئەمە کوڵ بێ تۆ دەست ناگاتێ یاپراخەکە با من دەستەکان خۆش گۆشت دەبێنە دەست خۆش مادوورە بخات هەر بە ڕەنگ عافێتان بێ بۆن و بەرام و تامێکی زۆر تایبەتی ڕوبڕە من خۆم حەزەکەم یاپراختە ڕوبڕ بینەرانی ئازیز ناخۆش کە تاقیەکەینە بەڵام ئەم ئەرکی کێشاوە کە هێناوێت هێبێ ئێمەش تاقیکەینەوە بێ تاقیکەینەوە بزانین ئەم بۆنە خۆشە بزانین تامەکە شێر بە هەمان شێوەیە یان بەهارات لە یاپراخ بەس بیبەری تیژی تێکەم بەس بیبەر هیچ شتێکی تێ ناکەمتر بە ئاو گۆشتی خۆی لێنرێ بە گۆشتەکە و لەبەر ئەوە تێناکەی ڕەنگە زۆر جارۆ قسەیمان بیست بێکاڵێ بەهارات تامی خواردنەکە تێکە یاگۆڕێ بەڵام هەر بیبەرەکە تێکە بەڵام میمێتەکەش لەوەیە لە مدوزی ناکەم هیچ خواردنێکم بە ئاوی ترشی سماقیکەم هیچ خواردنێکم لە مدوزی تێ ناکەم گەڵامی و بە لیمۆیکەم ئاوی لیمۆی تێکم نابێت ترشی تێ بکەی هۆکار چیە خات و کەلسم کە نابێت گەڵامێ و لەبەرەوەی ترش ڕەشێکاتەوە یان ڕەشێکاتەوە ترش ناو برنجەکە تو سپێ ڕەشێکە ناشری نەبێت چکەی گەڵامی و بە ماستەکرێ بەڵام بۆ ئەمە احتیادیە چکە تۆ دۆشاوی تایە احتیادیە تۆخێکاتەوە جوانترە بێ لە وەرزی بەهارە خات و کەلسوم کام خواردن زۆر خواستی لەسرە بێ یاپراخ ئەچینە وەرزی بەڵاویستە بەردەوامی چەند ڕۆژە هەردوو یاپراخەکە گەڵا بێ گەڵاکەش بەردەوام لەسەرەتی تر ئەم وەرزەی تر ئێستا وەختی هەموو ڕۆژێ مەسە یاپراخمان هەیە تەڵەبیاتی لەسەر بۆ دەشت و دەربوو بۆ مەکتەبەکان بۆ شوێنەکان سێرانی بەهارەوە هەیە خات و کەلسوم لەوەی طبعاً داواکاری زۆر لەسەرە مەکتەبەکانە چن تەلەبەکانە چن بۆ سەفرە تەلەفۆنەکەن خواردن نابوو دروستکە زۆرترینی یاپراخ و بریانی داواکە
بۆ دەشتی شەر شتانە لەوانێ هۆکاری ژەوە بێت چنوور زۆر جار ئەها شلە و برنجوانە تێک بچن لەوانەیە برنجەکە توانی لێبی بەشلەکە ئەشڵەژیان ڕژێ لێت لە ڕێگا بەڵام لەوێ ئەوەی ئاگر هەبێ لەوێ لێنێت ویستمەوە بڵم زۆر جار زۆر جار داوای لێ کردم دوکان ئەڵێ بەت کە بێ لە دوکان یعنی بۆ کاتی بەهاران ڕێستوانێکت هەبێ لەوێ بتوانی خواردن دروستکەی بۆ خەڵک تو مەڵی من تەمەنەکە ڕێی گەنج زۆرە بە ئەوانی کەبیکە ئەوە ڕێگە خۆشکەرە بۆ کەسانی تر بۆ کەسانی کەیان لێوە لایە لەتوان خۆیان چێشتنان نەکەن یەکسەر لەوێ منجەڵ یا پراخۆشت حاضر ببیبن خۆی من فکرەکەمە بوو بەس ئێستا تواناکەن لە ڕێستۆرانتەکەتان چ جۆرە خواردنێکی دیکەش ئاماداکەن هەموو نوع خواردنێک هەرچی تۆ بێڵێ ئاماداکرێ کفتەکان هەردوو نوع کفتەکەیە ئەمە کفتەی بڕێشە کفتەی برنجش هەیە کفتەی دۆغاو هەیە کفتەی بە ماستەکاکرێ ئەوە هەیە تر یاپراخی گەڵامی و یاپراخی سەڵاق یاپراخی کەلەرم ئەوە دروستەکرێ لەمان تر قڕاو ئەینەشت قڕاو وابزانام هی ناوچەی بێتواتەیە خۆش ناوەتیە من دەستخۆشی مەیە بۆ ئەوان چەند ساڵێک لێ بووم لێ فێر بووم طبعاً ئەو خواردنی قڕاو و دۆغاوشتەکە لای ئەوانە فێر بووم تر ئێستا ئەوانە خۆم دروستیەکەم بەپی تەڵە بیستە دروستیەکەم کرداوە خۆت لەوێ ئەشیایت یاخود سەردانی کردبوو من کاتی خۆی تقریبا بۆ 9 ساڵ لە منطقەی بێتواتە بووم یعنی هەر لەوێ تا دوای اتفاقەکەش ئەنجا هاتین وەسلەمان لەوێ ئەژیان بەڵێ هیچمان لێ بوو کەواتە خواردنەکانی ئێش زۆر بەباشی خواردنیان زۆر زۆر خۆشە خاتو کەلسوم یەکێک لەو شتانەی کە هێناوتە تشیاتی کوردیە ئەو تشیاتی دەستی خۆم خۆش بێ هەر ڕەنگ و ڕۆکەی زۆر جوان دیارەوە ڕەنگە زۆر جار ڕەنگی تێ بکرێت یاخود من ڕەنگی تێ ناکەم چکە تشیات وا خۆشە بە ڕەنگی تەبیعی خۆی سرکەکە بە دەستیان دەرناچێ خاتو کەلسوم نهێنی دروستکردنی سرکەکە سرکەکە یان بڵێ بڕاو زۆر خەڵکەیەڵێ بە چل شەو ئەنجاگا من ناومەتەوە هەموو شاگردەکانم ئاگدارن دوای 20 شەو گەیشت و نازم سەبەبەکە چیە لەوەیە پلی گەرمی بەخوا زۆر زۆر احتیاجیشە لە ناو ساحە حوشتەکەی خۆمە دامناوە سەتڵەکەم سەر ناوە و دامناوە نازانم سەبەبی ئەوە چه هیوایە ئەوە 3 مانگە دامناوە شتا ترژ نەبووە زۆر جار پرسیاری لەم نەکەن هیچی تێ ناکەم کەلسوم ئەو کفتەیە کفتی ناوچەی کفتەی سلێمانی عادەتەن بە کفتەی سابونکەران ناسراوە ئەمە کفتەی بڕێشە ئێمە سابونکەران بە خڕی دروستیکەن بە برنجە بەس لەبەرەوەی ناوچەیەکە زیاتر بە چ ناوچەی بەناوبانگ هەموو بەعامە ئەمە کفتەی بڕێش هەموو کەس دروستیەکە ئەنواعی هەیە کفتەی بڕێش بەخڕی دروستەکە شیرینیش دروست دەکات چنوور لە شیرینیشمان هەیە جۆرە شیرینیەک هەموو نوع شیرینیەکمان هەیە ئێستا تەسلیمی خوشکەکەم کردو بە ناوی ئەوەی ئەو ئیشی لە سەرەکە کەژی ئەو سەخات و کەرسوم بوو 2 ساڵ لەسەری بوو یامێ بۆ خۆی من نەمەتوانی لەبەر فەرعی مەطعەم شتەکان تم با بە خۆت ئیشی لەسەر کە ئێستا کردوتی بە ناوی خۆیەوە ناوی کەژی هەر لە تەنیشتی خۆمایە ئەویش ئەنواع شیرینی دەستەکە تەسلیمی ئەو کرد دەستەکەم تەسلیمی کەی تریش بێت تەسلیمیەکەم و خەیت میمە خەڵک بتوانێت ئیسفادەیەک لە دەستم کا بژێوی بەبێ وابێ هەموو کەسی جوانیە بەڵام من قۆمە هەموو کە جوانیە دڵم فراوانە شەڵار فراوان خات و کەلسوم لە جۆرەکانی شیرینی کوردەواریە کولیچە هەیە کولیچەی گوێز و کولیچەی خوڕمامان هەیە گاڵگاڵیمان هەیە ئەنواع شەکل لەمەمان هەیە پاقلاوەمان هەیە برمەمان هەیە وشک و چەور هەردووکیمان یعنی بەشیلە و ببێشیلە ئیتر ئینی گوێزی هەندیەکەمان هەیە کولیچەی گوێزی هەندی کولیچەی گوێزی کولیچەی ئاردی جۆ بۆ کەسانی شەکریانە ئەومان هەیە بێشەکر ئەنواع هەیە بە پێی تەڵەبیش کێ داواکە هەموو نوعەکێکیش دروست دەکرێت کێ داوا بکە بۆی دروست دەکرێت لەو شیرینیە یەکێ لەو خواردنانی هێنای کوبەی حەڵەبەوە کوبە زۆری هەیە ئەمە کوبەی حەڵەبە ئەم نەوعیانە بە برنجە کوبەیەکمان هەیە بە ساوەرە داروێشی پێڵێن سووریا ئێستاژنێکی سووری بۆم دروستەکە ئەو خۆم هێشتا خۆمەوە فێر نەبووم هەر عینە شێوازە بە جیاوازەکەی بە ساوەرەکرێ ساوەرەکە دەرمانێکیانەیە نازام دبسی فلێفلی پێڵەن ئەوان تێکەڵی ئەکەن لەگەڵیا تر ئەنواع دەرمانی کە ئیشێ ئێستاژنێکە وەمەکاوە زۆر خۆشە خەڵک ئەی با بەردەوام ئێستاوەلەوە اینجا کوبەی پەتاتەمان هەیە پوتێتە چاپی پێڵێن کوبەی بڕێشمان هەیە کوبەی برنجمان هەیە بە مریشی کەمانە بە گۆشت ئەمە بە گۆشتە کوبەی بڕێشیشمان هەیە بە تەنکی دروستەکرێت سوورەکرێتەوە ئەویش کوبەی موسلیشمان هەیە دەستەکانە هەر بە بڕێشەکری ئەوان زۆر زۆر سپاس مادومان کردن زۆری دیلاگوی بە خواردەکانەوە ئەرکت کێشاتی تێرە لە کۆتاییە چیت هەیە بۆ خانمان چیان پێڵێ چۆن ڕێنماییانەکەی دەستخۆشی لە هەموو خانمانەکەم ئەوانەی کە لەسەر پێخوانست ئەوانەی کە لەسەر پێ خۆشیان نەوەستان هیوادارم توانایەک بن بە خۆن و بێنە دەرەوەی هیچ شتێک زەحمەت نییە مستحیلاتە زەحمەت نییە لە هیچ شتێک هەج ئیشە بتێ بیکەی بوێریەوێت
متمانە بە خۆبوونی خۆت بێری بای بە خۆت دەست بیت هەچ کارێکە توانی بیکەی هیوادارم هەموو ژنێک سەرکەوتوو بێت و دەستخۆشیان یەکەم دەستخۆشی لەو هەموو ژنەشەکەم کە لە دوای منەوە دەستی کردو بەم ئیشە جێگەی شانازی منن. دەستی تۆش خۆش بێت و وەکەوەی کە ڕێنیشاندەرێکی زۆر باش بۆ تەواوی خانمان دەستی هەموو ئەو خانوانش خۆش بێ کە توانی ویانە لەسەر پێی خۆیان بۆستن توانی ویانە لە ڕێگەی کارەکەیانەوە لە ڕێگەی دەستڕنگینیەکانی خۆیانەوە بتوانە سەرچاوێکی داهات بۆ خۆیان و خێزانەکانیان پەیدا بکەن. هەوارگەشتینە کۆتایی بەڵگرام تەواوی بڕکە و بابەتەکانمان پێشکەش کردن. سپاس بۆ خاتو کەلسوم کە ئەمڕۆ ئەرکی کێشاوە خێرمیوان بوویدامان بەهیوای کاری باشتر و بەردەوامی زیاتر و پرۆژەی زیاتر. سپاس بۆ ئێوەش کاتا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش خواتان لەگەڵ خواگەدارتان بێت.